وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە دوێشۆ وعدماندا کە لەسەر بەشە دووەمە قسەکان ئاغای عەلیە جەوانمەردی دیبەیتێکی ترمان بوێت. ئەمە زاهرە نەم دیبەیتە بە مقدمەیەک و ئیشەی دەست پێ بکات کە ڕەبتی هەست بە مەسئلەیەک کە ئیمڕۆ وا لەسەر تیترە ئەخبارە ڕسانەهای مختلف. بۆ خاترەوەی مقدمەکە باز بکەم و بۆ خاترەوەی بزانین زەرورەتی چییە کە ئێمە ئێشێ کەسانێکی وەکو عەلیە جەوانمەردی ڕەهبەرانە ئەحزاب کەسانێک بەناوە ڕۆژنامەنگار و فعالە حەوزەی محیتە زیست و فعالە حەوزەی جامعەی مەدەنی و فعالە حەوزەی زەنان مۆرەدە بەڕەسی قەرار بدەین. کەسانێک کە تریبونە گەورە بە بۆقە گەورە ئەخرێتن اختیاریانەوە کە بۆق لێ بدەن و مردم و جەریاناتە زەهنیە مردم منحرف بکەن. من پێشووتر لە دیبەیتەکانە وتە بووم کە ئەدەیەک تێن لە من ئەپرسن کە فڵانە کەس من چه کتێبێ بخوێنمەوە. سوالەکە تەرەف فکرەکە بەگرتنە دەیتا و بەگرتنە معلومات سەرفەن ئەتوانێت قەزایە دروست تحلیلکە، قەزایە دروست بخوێنێتەوە، یا ئەتوانێت نگاهێکی ئەقلی و ڕاشناڵی بە ئومور بوێت. دەسوورەتێک کە ئەکسەریەتە ئێمەمانان لەناو تەمامە جەوامع بەشەریە فێر نەکریاگین کە عاقڵانە بە مەسائل بنواڕین. لەزا من لە دیبەیتەکانە پێشووترە بارها بەحسم کردگە کە کاورە باوەڕی هەست. باوەڕ ئیلزامان شتێکی دروست نییە. ئەمەی کە تۆ هەڵگەڕێتۆ بێژی خەڵکی کوردەوارە ئێمە باوەڕیان بەم شتە هەست دەیخۆمە قەرار نییە دروست وێ چون ئەکسەریەتە مەردم باوەڕیان پێ هەست. قەرار نییە شتێکی عاقڵانە بێت. قەرار نییە شتێک بێت کە لە مەسنەدێکی دروست و هات بێتە دەرەوە. پس تۆ لەگران نگاهێکی ئەقلیت گەرەکە تا بفەهمی قەزایە چه شکلیە، تا بفەهمی کێ خەریکە زەهنیەتە تۆ دەستکاریەکە. ئەمما تۆ وەختی خوێندنەوەیەکی دروستت سەبارەت بە مەوزوعەیەک نەوێت ئەکەویتە داو وەکەوتیتە داو زەهنیەتە غەڵەتە لێ دروستەکەن، زەهنیەتە غەڵەتیان کە لێ دروستکەن، خروجیەکەت غەڵەتە و دەرنەتیجە نەتایجێکە لە لاو زەندگی تایگریە. بەو مەسئلە ناگات. گەرچێ ئەمڕۆ تەزاهور ئەکرێ بە دانایی، تەزاهور ئەکرێ بە یەکسری شعارهای کلیشەیە نظام سڵتەی جەهانی. ئەمە لە واقعە تۆ تەکە جامعەیەکی تەحمیق بووگە جەهانیان ڕوبڕووی و مەخسووسەن کوردەوارە ئێمە و بەتایبەتی ئەو بەشێکە کۆرپۆرێشنە ئێرانی تیادانریادا. بۆیە واجبە بۆ خاتری تەمرینە عەقڵکردن، بۆ خاتری ئەوەی کە بتوانین دەوڵەتە ئێرانی بخەین و بتوانین ئەم کۆرپۆرێشنە داگیرکردن لەسەر خاکی کوردەواری خۆمان لابووین دروست بەسایل بوێنین. مثال ئەوڵ من سوالەکەم دوێ شەویش پرسیارم کرد لە دیبەیتەکە بۆ ئەمانە فکرەکەن سەرف ئەوەی کە بە جمهوری ئیسلامی بێژن تەرۆریست مبارزایەکەن، بۆ ئەمانە فکرەکەن سەرف ئەوەی کە لە شێرکۆبێکەس فێر بووگن بێژن ڕژیمە پەت و سێدارە. ئەمانە مبارزەکەن لە منزەر کێوە ئەمانە مبارزەکەن حتا ئەگەر ئەمە ئەکسەریەتە مەردەمە جامعە بێ. عەزیزم تۆ بۆ ئینقلابکردن ئیشی یەکسری چت لای خۆت ئەنەلیز بکەی تا بتوانی ئینقلاب بکەی. یەک تۆ ئیشە ساختارە ئەو جێگە کە تەکیان تەرەفەکەوی بناسیت. دوو ئیشە بوحرانەکانە ئەو ساختارە بناسیت. سێ ئیشە باوەڕ عمومیە مەردم بزانیت. چوار ئێشێ بزانیت کە ئەمانە چۆن تەکمیلکەرەوەی یەکترین تا تۆ بتوانیت سەرەتای دروستکردنە لێدانە جەرەقەیەک دروست بکەی. سوال ئەوڵ جمهوری ئیسلامی چه شکلیە؟ دەوڵەتە ئێران چه شکلیە؟ ئستراکچەرەکەی بێژە تۆ نایژیتی نایزانی. دەوڵەتە ئێرانی کێ دروستی کردگە؟ مقەسەرە مەسە عەلی خامنەی پیای فاسدێکە دێخۆ حەمەڕزای پەهلەویش فاسد بوو، دێخۆ هۆڤەی داعش بوو، دێخۆ تیمسار نەسیریش بوو. فقط عەلی خامنەی فاسدە؟
خب ساختارە حکوومەتی ئیران چ ئیرادێکێس ئێران کێس استراکچەرە ئەمە چییە تا تۆ واردە مەرحەلەی دووەم بوویت ئێستا بحران ئەمە استراکچەرە چیە بحرانهای بنیادی ئەمە چییە بحران اقتصادیە بحران ئیدئۆلۆژیکە بحران اقتدارە اقتداری نەماگە بەسەر جامعەوە بحرانە نەبوونە مەشروعیەتە مەردەمیە تۆ ئەمە ئەوێنی ئۆپۆزیسیۆنەکە ئەدعاکە جمهوری ئیسلامی دارای بحران اقتصادیە بۆ خاتری چی و خاتری تحریمەکانی ئیالەتە متحدەی ئەمریکا و دووچارە فروپاشی اقتصادی ئەوێت تۆ ئەزانی 40 ساڵە نەبوو گەوە ناوێت تحریمەکانی ئیالەتە متحدەی ئەمریکایش مردمی بێهێز بێتەوان و بە فەقر و فەساد و فەحشا کێشان دەگا عەلی خامنەی نە سفرەکەی بچووک بووگە نە کاربەدەستان و تەبەقەی ئۆلیگارشە حاکەمە کۆرپۆرێشنی ئێرانی سفرەیان بچووک بووگەسەوە ئەمانە بحرانە ئیدئۆلۆژیکیانە زوان قەڕە 21ەمە حکوومەتێکی ویلایی شیعان دێتۆ کەواتە استراکچەرە دەوڵەتە ئێرانی لەسەر شیعەکەری دەرک نەکردگە نەخێر ئەمانە بحرانە شیعەگەریان نییە نسیان شیعە دینە سیاسیە دینە سیاسیە خب تۆ ئەمیشە نازانیت تۆزیح نادەیت باوەڕ عمومیە مەردەم چییە باوەڕ عمومیە مەردەم ئامەسە مەردم برسیانە فەقیرن بێکارن بێ پوڵە خۆشان لە جمهوری ئیسلامی نایە دەی خۆ ئەم باوەڕ عمومی خۆم بەدیهیاتە خب مەردم چی ئەکات چون بخاتێوی نان نییە بیخوان چون نایڵێ سەکس بکات چون نایڵێ مەشروب بخوا چون بەری پێ ئەگرێ دلیل مخالفەتە مەردم تەکە جمهوری ئیسلامیە مەسە یعنی جمهوری ئیسلامی بەیانی بێڵێ تۆ سەکس بکەیت و مەشروب بخۆیت و ئەمانە تۆ مشکلکە تەکە جمهوری ئیسلامیان نامێنێت دلیل مەسەیتر تۆ وا خەریکی ئەمە تەڕاحیەکەی بۆیە تۆ تێی چوارشەمەهای چەرمەکدانی متاڵەباتە ژنان دروسەکەی تحتە نامە ڕووسەری هەواکردن ئیستا لە بەشام کوردەوارە ئێمە لە بەشی مەسئلە کوردیەکە ئێمە چه مشکڵێکمان دەستەکایە جمهوری ئیسلامی تەوزیح نادرێ ئێمە مافی خۆمانە بە زوانە خۆمان بخوێنین دێ ئەوەنە بە زوانە خۆت خوێنێت تا چاوت دەرهات ئەوڵەن کاورای ئەحمەق جافی هەورامی لوڕی لەکی کەلهوڕی خاچگوێ بگرە موکریانی ئەردەڵانی شار ئەزودی بابانی بادینی زازاکی وأنواع وأقسام اللهجة هاي مختلفة إلي عشيري أما أنا قشتيان كردين توبا ما أنا قشتي كردي شون أما أنا قشتيان كردين بعد شون كاوراي جافتا كاوراي زازاك حالي ناوي شون كاوراي باديني لكاوراي هورامي حالي ناوي شون كاوراي موكرياني لكاوراي لك حالي ناوي شون أما أنا قشتي كردين تۆ ئالەگرا ئەخۆیتە بحرانایەکی گەورە کێ وت کێسی ئەمە زوانێکمان ئەس بەناوی کوردی کێ وت کێسی حافزەی ئێمە گەڕێت و کامە دەوران بەمە ئێژن زوانە کوردی چۆن کاورایە خەڵکی داڵە هۆ بەخۆی ێژێ کورد کاورایە خەڵکی ڕۆحای ژێژێ بەخۆی بێژێ کورد ئشتراکاتە زوانیان هەست لەهجەیان لە یەکتری نزیکە لە یەکتری حاڵی اون کاورایەش 2 ساڵ کورسە کەرمانجی بچێت تا فێر بێت یا فێر نەوێت ئیستەیشە شوان پەروەرگەرە کێسی گۆرانەیە بێژێت بە لەهجەی بابانی یا موکریانی لەهجەی هەست ئێژی دانەی ئەسفەهانی خەریکە گۆرانی موکریانی ئێژی بە زوان نییە بەزەم زوانە ناوی کوردی نییە چون تۆ ئەوە نەتەفاوتە تەسفی ما بینە زازاکێتێکی هەورامیە کە تاڵەشیێتە کە زازاکێ کە تاڵەشیێتە کە تووە کە مازەنیەتە کە تووە کە گیلەکیە کە بەلوچێتەکی تووە بۆ کاورایەکی سنەیی 56 ساڵە دادەنگە کرمانجی لێبن تا بزانن کاورە حاڵیەوێ حاڵی ناوێنێ چۆن ئەمە کوردیە خۆ تۆ تەکە ئەمە کە تێتە بەرەو ئەوێنی ئەسڵن کار حیچ نەکریاگە بەناوە ئینقلاب نە ئۆپۆزیسیۆنە ئێرانی مەوجودە
نە نیرویەکی ڕەهایی بەخشە کوردی مەوجودە کار نەکریاگە. پس چۆن تۆ دەوڵەتە ئێرانی خەی جمهوری ئیسلامی کەسافەتە ئەی خەی بەمە خریا جمهوری ئیسلامی تەرۆریستە یاوەتە متحدەی ئەمریکا بۆمان نەیخات چون تەرۆریستە. ئەمە تەمامە قودرەتە تۆ بووگە کە بێی تریبون بگریتە دەست و ڕوو بە 85 ملیۆن ملەتە متەوەهم بێژی یاوەتە متحدەی ئەمریکایەکە چون تەرۆریستە. با فکرەکەی مەجوواو نات و دەبین جۆرێکی ترە مردمە تحریکەین. جمهوری ئیسلامی میره پولهای شما رو خرج میکنه در لبنان. یعنی مردم لحسودی ئەوەی کە پوڵی پێ نییە و برسیەسی تێتە خیابان لێ نایەتە خیابان. جمهوری ئیسلامی ژێژێ ئەمە جۆزە دکتۆرین ئەمنیەتە نەزامیمە مەیلمە. ئەمانم کەوت گەرەکمە بە جێگەیەک بگەم کاکە تۆ لەگرا عەقڵێ ناوێنی عەقڵ مەوجود نییە بۆی تۆ لە کورد تێناگەی لە ئێرانی تێناگەی یعنی ئەوەی کە خۆی بە ئێرانی ئەزانێت و بە فارس تێناگەی مشتی ئەحمەقی جاهلی نادانی بۆ چون هیچ منطقێنێ لە پشتە قسەکانیانە چون هیچ نەتیجەیەکی دروست دەر ئەسەرە منطقێکی دروست نایەتە دەرەوە. مەسەلەن خانمە ڕۆمینا ئەشرەفی کوژیاگە مثالە دەم چون ئەمە لێو دوای شەوی کەمە دیبیت بەڵام کۆتا هێژم. خانمە ڕۆمینا ئەشرەفی کە کوژیاگە 13 ساڵێسی سناریۆکە ئاواسە باوکە خانمە ڕۆمینا بەداس ئەم کەنیشکێ سەربڕیگە فەورەن ئەمە ئەنگە قەتڵە ناموسی خواردەگە قەتڵە ناموسی جەماعەت دەرپەست و خەزیدەیە نابود بووگە بێسەوادە جاهلە تازە کەشفە ناو گەڵکەرە بە ناو کۆمۆنیست ناگەهان جەولانیان پێیاکرا هاتنە مەیدان تفلە ئیسلام و مەرگ بەر ئیسلام و تفلە ناموس و شویان کرد. هیچ کەسیش نایەت بێت تەمام داستانەکە بەڕەسیکە. ئەوڵەن هەر بەم نظامە سوڵتەی جەهانە هەر بەم مردمە هاڕیاگەی غەربە تۆ ئەوێنی سەرەتای هەر اتفاقی لە ناوی جامعەیەکە دەسوەردان و چەرخشێکی قانونی بە وجود تێدەی لەذا هەنێک کەیس کە بۆڵد ئەکرێتۆ اتفاقات ها بە شوێنیە. مەسەڵ تۆ وەختێکی قانونە منعە خواردنە ئەلکۆهۆل و ڕاندگیکردن بەڕەسیەکەی وێنی خانمێ کوڕەکەی کاورایە مەسەی کوژێ لە ئەمریکا لە دەهەی 1970 کەمپین ئەخاتە ڕێ کە بتوانێت تاغیرە قانون ایجاد بکە کاورای مەس نەتوانێت ڕاندگیکە. تۆ مەسەڵەن ئەوێنی لە دادگاکان ئەمریکا کەیسێ تێتە دەرەوە بە ناوی شەکەمە ڕەهەمە ئیجارەیی خانمێ 25,000 دلار ئەگرێت کە ڕەهەمی بنێتە ئیجارەیە زەوجێک کە مناڵێک تیا پەروەردە بکەن و دوای ئەوەی کە مناڵەکە دوای 9 مانگ مراقبەت و حقوقێکە ئیگرێت و پوڵە پێشێکە گرگێزی بێ هیچ ئیدعایە مناڵەکە ڕادەستکە ژنەکە مناڵەکە تێرێتە دنیا پوڵەکەشی گرتگە نیازەکانیشی بەرتەرەف بووگن ناگەهانێژێ نایدەم مناڵە خۆمە و نایدەم. یاوەتە متحدەی ئەمریکا کشوەرە قانون و کشوەرە قەرارداد و ئەغدەکان و بازرگانیە. کاورایژە من ئەغدەماوە دەسۆ من سەرە دەماوە دەسۆ ئەم خانمەتێکی منە قەراردادی بەسکە و هیچ حەقێکی بەسەرە مناڵەوە نیەشە مناڵەکەم پێوە. خانم شکاتەکە ڕۆنە دادگا لە دادگا خانم ئیدعاکە ژێ ئەو لەحزە من ئەو ئیمزامەدانیا پای ئەو دۆکۆمنتە من نەمەزانی ئەحساسە دایکی چه شەکڵیە نەمەزانی وەختی ئەو مناڵم هاوردە دنیا و زام و لە من خروجی کرد وەختی گرتمە باوەشم ئەحساسم گۆڕیا ناتوانم بیدەم و دادگا لێ و دوای کشمەکشێکی فرە و کات کێشای ناوی ڕەسانە ڕەئی دا بە یاڕۆژنەکە کە ڕەهەمی نیاوە ئیجارە. تۆ لە مەسئلەیەکی ئاوە کە تۆ یەک هەدەف تاقیبەکەی هەدەفە ئەمانە چییە؟ هەدەفە ئەمانە ئەمەسە بێژن هەر ئینسانێک بەسەرە واژەن خۆی و مالکیەتی هەست و لذا بە هەر کەمەی لێسی ئێشێ بیدا لە هەر کوێمەی لێسی ئێشێ بیدا. ئەمە بەرنامەکەس ئەمانەی بە ئەستڵاح ڕووناکبیر و ڕۆشن فکر و کوردە دەمە قۆپان لە پێی تێ هەڵدریاک تێ قسەکە هەدەفی ئەمەسە
ئەنا داستانەکە وا لەکوێ داستانەکە بەسە سناریۆکەتان من بۆ باسەکەم. خانم ڕۆمینا مەعشوقەیەکی هەست تبقە نووسینە هەمشەهری ئانلاین 35 ساڵێسی بەهمەنی ناوە تبقە قسەخانی خۆی لە ئینستاگرامە کە معلومیەتەکی کیا قسەی کردگە 28 ساڵێسی خۆدە ئەم ئاغایە بەهمەن ادعا ئەکا کە من ساڵهاست ڕابەتەی عاشقانم تەکەم کەنیشکە هەست ئەم کەنیشکە چەند ساڵێسی ئیستەکە کوژیاگە 13 ساڵێسی ساڵها نە ساڵێکە نەدوانە سەرەوەی دوانە یا سێز یا چوارە یا پەنجە یا شەشە یا هەفتە یا هەشتە یعنی ئەم خانەمە لە فیمابینە سنە 7 ساڵگی و تا 10 ساڵگیش شروعی کردگە بە عشقبازی تەکەم ئاغا من ئێوە ئەودەتە دەمەوە بە سناریۆهایەکی تری ئەم شکلی ئەزدواجە کودەکان وا زڕە ئەمانە تێتە دەربۆی مەسەڵەن تێن بۆ ئایشەی ژنە محەممەدە پێغەمبەر وایژن ئایشە بایستی ئەلوسەک بازی میکرد بەڵام ئەگاتە سەر ئەم داستانە ڕۆمینا خانەمە کە خۆی دووچارە بلوغ زوود ڕست بووگە و حەزی بە ئومور جنسی بووگە لەگرا ئەلوسەک ناگرێتە دەسۆ تەکە دەستگاهە تەناسۆڵیە پیاەکی 35 ساڵە ئەتوانێ بازی بکە خۆ 30 ساڵە خۆ 25 ساڵە تۆجۆکەن وەلێ کەسێ نایەت ئەمە تعقیب کە ئەم داستانە بۆچی ئاواسە جامعە چه اتفاقێکی تیاکەوت کە مناڵێکی 8 ساڵە شروعەکە بە ارتباطاتە جنسی گرتن تۆ ئەگەر مەسئول وایتە بەرامبەر بە جامعە فکرت ئەکرد و بەشێ لەم داستانە ڕۆمیناس بەشێکی ئاغا بەهمەنە بەشێکی قەتڵ و جورمە سەحنەیە جنایەتە توش ئەبعاد مختلفە ئەم قەزیە بەڕەسی بکەی ئەم گشتە سناریۆی پڕتەناقوزە BBC خەریکە مانۆڤری لەسەرەدا ئێران ئینتەرنەشنال مانۆڤری لەسەرەدا دەوڵەتە ئێرانی خەریکە مانۆڤری لەسەرەدا ئاگاهیە مەجلسە تەرحیمە بخانمە چاپ بووگە بڕۆن بیوێنن ناوە باوکی کەربەلائیە بە سوعالە مەسە باوکی کەنیشتی خۆی کوشتەگە کی مەجلسە تەرحیمەگری بۆ مناڵەکە باک سەرخۆشی وە کی ئەدەن ئەم اتفاقە ناگەوارە فەرزەندە دلبەند لە بەنچووگەم فەرزەندە دلبەندە هەنم باوکە مەگەنیە مەگەرم باوکە نەیکوشتگە تو ئەم ئیعلامیە کی سادری کردگە بعد لە شەرایەتێکاوە جامعەی مەدەنی بە قودرەت خەریک بوو خەڵکی ئێمەی ئەوردە ناوی ماڵ و خەریک بوو مراودات ئیجتیماعی ئێمەی تحتە ناوە کۆرۆنا لە دنیا خەریکە تاقیلەدا و جامعەی کوردەواریش خەریک بوو تەغییریان ئەدا ناگەهان چاپ ئیعلامیە وا مەغدورە وتجمع لمال الشخصية آغاية كربلائية أشرفي قابلة أنجامة ومجازة طبعا ناويتو السؤال أصلا ناويتو سؤال بحيج كاس أما أنا آسان تنين ريقا مشت إنسان السطحي كهجشت لواجن أبينن لأورغازم أبينن داستانە کەنیشکێکی 8 ساڵە 9 ساڵە وا دووچارە بروغە زودڕەست جنسی بووگە و ارتباطە جنسیگەرەکە چییە کێ مقەسرە تۆ مقەسری تۆ بە ئەمسالە ئەمیر تەتەلویەکە دروسیەکەی وا مۆبایلێکە خەیتە ناوە دەسە مناڵەکەت دانیشە نواوە قسامە پەیج تەماشاکە تۆ کە هایتە شوێنە ئازادیهای جنسی ئۆکەی ئاغای ڤلادیمیر ناباکۆف ڕۆمانێکی نووسا بە ناوە لۆلیتا ناباکۆف من تیکەیەکی خوێنمە بۆتان ئاوا دەست پێەکە داستانە لۆلیتا چییە؟ داستان عشقبازیە پیاگێکە تەکی کەنیشتێکی 12 ساڵە بە ناوی لۆلیتا پیاکە وا لە دەهەیە 50 عمریە ولادیمیر ناباکۆف ئەم ڕۆمانەی حەشری کرد پس ئێستا ئێوە خەریکن لە قەڵەمە کاورایەکی بەچەبازۆ داستانێکە بیسن پڕفرۆشترین ڕۆمانە نیمەیە دووەمە قەڕنە 20م لۆلیتا چراغ زندگی من ئەم پیاگە
50 ساڵە خەریکە لە وەسفە کە نیشتێکی 12 ساڵە قسەکە بەچەبازیە گوێ بگرە. لۆلیتا چراغ زندگی من، برانگیزاننده میل جنسی من، گناه من، روح من، لولیتا. نوک زبان در سفری سگانه از کام دهن به سمت پایین می آید و در گام سومش به پشت دندان ضربه می زند. لولیتا. صبحها لو بود، لو خالی، 4 فوت و 10 اینچ، با یک لنگ جوراب توی شروال راحتیش لولا بود و توی مدرسه دلی روی نقطه‌چین های فرم های اداره دلاروس، اما در آغوش من همیشه لولیتا. آیا پیش از او کس دیگری هم بود که زمین ساز باشد؟ بود، البته که بود. راستش اگر در آن تابستان عاشق آن دختر بچه اولی نمی شدم، هرگز لولیتایی در میان نبود. در آن قلمرو شاهزادگی کنار دریا، آه کی سالها پیش از آن که لولیتا به دنیا بیاید، به اندازه سالهای عمر من در آن تابستان، یک آدم کش همیشه میتواند شیوه نگارشش خیال انگیز باشد. یک آدم کش همیشه میتواند شیوه نگارشش خیال انگیز باشد. خانم ها و آقایان، هیئت منصفه دادگاه، سند شماره 1 همانی است که حسودی فرشته های بالدار، فرشته های در اشتباه و ساده درگاه را برانگیخت. من تیکه کلم رمان لولیتا بو ایوه اخوینمو و هدفم هست لما که بوتانی اخوینمو. حال دوست دارم تئوریم را مطرح کنم. در محدوده سنی 9 تا 14 سال دختران باکره‌ای هستند برای برخی از مسافران افسون شده‌ای که سنشان 2 یا چند برابر سنن هاست، سرشت واقعیشان را آشکار می کنند. سرشت واقعیشان را آشکار می کنند. سرشتی که انسانی نیست، بلکه از آن حوری یا پری دریایی است. این سرشت اهریمنی است و من پیشنهاد می کنم اسم این موجودات را نیمفت بگذاریم. پس وقتی لرده سنی 9 تا 14 سال همه کنیشکن که سرشتی که اهریمنیان هست. من ناویانیم پری دریایی، من به معنی ایجم نیمفت، یعنی کنیشکانی که دوچار بلوغ جنسی زود رس بوگن و تمنای جنسی اکن. اما آقای ولادیمیر ناباکوف اینوسید اگر شماره ها را با واژه های ملموس جایگزین کنم مشخص خواهد شد. به واقع خواننده را وادار خواهم کرد تا 9 و 14 را به عنوان مرزهای سواحل شفاف و صخره‌های گلفام جزیره‌ای ببیند که نیمفت‌های من افسونش کردند و دریای مهالود گسترده احاطه‌اش کرده است. در میان این گروه سنی آیا همه دختر بچه ها نیمفتند؟ معلوم است که نه. وگرنه ما که تشخیص می دهیم، یعنی که یعنی بچه بازکن، نیمفت بازکن،
وگرنه ما که تشخیص می دهیم ما دریانوردان تنها، شوریدگان نیم فتها تا به حال 100 بار دیوانه شده بودیم. در این میان آنها هم به واقع همه دخترکان زیبا نیستند و هرزگی آنها یا هر صفتی که جامعه بگوید به ویژگی اسرارآمیزشان آسیب نمیرساند. ویژگی‌هایی چون گیرایی، فناناپذیر، دلربایی، گیج کننده، نابکارانه، خرد کننده و فریبنده‌ای که نیم فترا از همسالان او که بسیار به دنیای ملموس پدیده‌های تکراری وابسته‌اند جدا می کند. از آن جزیره ناملموس افسون شده‌ای که لولیتا با کسانی چون خودش درن بازی می کند. در این گروه سنی شمار نیم فتحای واقعی به گونه‌ای فریبنده کمتر از دختر بچه های ساده گیرای دوست داشتنی یا حتی ملیح و جذاب است. از آن دخترکان معمولی توپل، بیریخت، زرد مساج، اساساً دختر بچه های آدمیزاد با شکم برآمده و موهای دم و موشی که ممکن است زنان زیبایی بشوند یا نشوند، مثلا این خپلهای زشتی که جوراب ساق بلند سیاه و کلاه سفید می پوشند نگاه کنید، آنها که به ستاره های دلفریب سینما تبدیل شدند. اگر به مردی عکس گروهی از دختر مدرسی های یا دختران پیشاهنگ را نشان دهی و از او بخواهی قشنگ ترینشان را انتخاب کند، حتما نیمفتشان را برمیگزیند. باید هنر پیشه باشی یا دیوانه یا بی نهایت مالی خولیایی با حبابی سم داغ در اندام جنسیت و پرتوهای دائمی و شعله‌ور شهوت در کمرت. آه ببین چطور باید گوشه‌ای کس کنی و پنهان شوی تا فوری اهریمن کوچولوی کشنده را در میان بچه‌های شاداب تشخیص دهی. از روی نشانه‌های ناگفتنی مثل نمای گربه مانند استخوان‌های گونه، باریکی پاهای کرکی و نرم و دیگر نشانه‌هایی که سرخوردگی و شرم و اشک حسرت مرا از برشمردنشان باز می‌دارد، وگرنه نیمفت از نگاه دیگران ناشناخته می‌ماند. و این را هم بگویم که خودش هم از قدرت شگرفش ناشناست. از آن گذشته چون ایده زمان در این ماجرا نقشی سحرآمیز بازی می کند، اگر دانش آموزی شکاف چند ساله میان دخترک و مردی که افسون نیمفت می شود ببیند، نباید تعجب کند. باید بگوییم که این شکاف یا تفاوت سنی هیچگاه زیر 10 سال نیست، معمولاً 30 تا 40 سال است و در برخی موارد نادر شناخته شده 90 سال هم بوده. مهم تنظیم فاصله کانونی است، فاصله معینی که از آن چشم درونی به هیجان می آید تا بدان برسد یک تفاوت مشخصی که ذهن با یک آن لذت فاسد درک می کند. وقتی من بچه بودم و او هم بچه بود، آنان کوچولوی من برایم نیمفت نبود، من با او برابر بودم. خب ام تیکمه خویندو لوصف کنیشکای کل نگاه بچه بازان و چه تفاوتی کن هست. ام تیکمه خویندو چون ایمه تایسه نگاه بچه باز یک من گوینه داگه. ام رومانی نباکوفه یکی اکل اروتیک ترین رومان های جذابی که اتفاقا زنان خانه اکثرا جنکانه خویندو لأوروپا و امریکا، بو چون هیچ کم لجنکان لطول دوران زندگیانه لقل هر کسی که رابطه جنسیان بوده به ام زرافت، به ام قدرت ادبیه وصف تمنای پیاگیک به جنی کی دیانیه که من ایسته تیکه یکی بوتانیجم و کسی کش نباکوفی هیچ نگرد اعدام نکرد بو به شاهکار نیمه دوم قرن 20 رمان لولیتا. لولیتا تعمیم دریا سر کنیشکایک
کە وەکو عروسەکە جنسی بەکاریانەوەن. ناوە لۆلیتا کەنیشکایە کە دووچارە بلوغ زوودڕەسە جنسی ئەوەن و تحریکەکەن. ئەمە پەدیدەیەکە ناباکۆف ئەیوێنێت و بەحسیەکە، بەڵام ئێوە تحت ناوە فەقالینە حوزەی جامعەیە مەدەنی و کۆمۆنیست و تێهەڵدریاگە کۆمۆنیستە کارەگەری هەچ کام لەم بەشانە ناوێنن ناوگەڵێک و میتکەیەکتان گر کەسە دەس و هاواریەکەن گەرەکمە بیدەمدەی بڕۆ بیدە تا چاوت دەرتێت. کوراخ کاورای ئاشخاڵ تۆ هیچ تەحلیلی ناتوانی بکەی، سیاسی ئیجتماعی سێکسی نێست. وەڵام من واژەنم هەست دەی چاوت دەرەهات واژەنت دەست دەی چی بکەین واژەنت هەست. من ئینسانم کێژە تۆ ئینسانی. کاورای ئەتەیستە تێهەڵدریاگە پۆفیوز چمکە ئینسانی بە کەرامەتە ئینسانی و گرەی خواردەگە. کەرامەتە ئینسانی چمکێکی ئینتزاعی ئیلاهیاتیە. لە مقدمەی مافە مرۆڤە مطلقی مەوجودە بە ناوی ئینسانی مکەڕەم. تۆ ئەم کەرامەتە لە ئینسان بسێنە تەکی سەگ و سووتک و حەیوان و کەر و قاترە هیچ فەرقێکی نییە. کاورای تێهەڵدریاگە دەهاتی تۆ سعا پەیدا نەکردک تێت ئزهارە نەزەر ئەکا بێ ئەوەی لە پیچیدگیای دنیای ئەمڕۆ تێگەیوێت. واژەنێکی گرکەسە دەست و هاوارەکە سۆندە ئەکاوە خۆیان داواکە لە کەنیشکەکانی جامعەی ئێمە سۆندە بکەنەوە خۆیانە. قاتلهایە ناموسی مارتیکەی ئەحمەق کاورە بەداستەرە کەنیشکەکەی بڕیگە. اتفاقەن ئەمە چەکوش و داسەکەی دەستی تۆز کە سەری بڕیگە. تێنە سەرم سناریۆ با من داستانە لۆلیتا کۆکەمەوە. ئالەگرام ئەم ئاغام لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بالئەخرە ئەچێت بێتۆ مسەجرە خانمێک و کەنیشکە ئەم خانەمە ئەوێنێت کە لۆلیتای ناوە. لەحزەیە بەرخۆردە ئەوڵیەتە کە لۆلیتا دەستم را توی جیبم فرو بردم و کورمال برنامه زمانی قطارها را بیرون کشیدم و خیلی تند به ساعت حرکت اولین قطار نگاه کردم. خوشی نهد مالکه گری که بروان ناگهان. هنوز توی سالن نهارخوری پشت سر خانم هیز میرفتم که ناگهان باغ سبز و پرگلی پیش رویم نمایان شد. راهنمایم داد زد این هم ایوان و سپس بی هیچ خبری امواج دریای آبی را در دلم خروشید و از روی موکتی زیر رودخانه خورشید دخترک نیمه برهنه‌ای روی زانوهایش جابجا شد. که از بالای عینک آفتابیش دقیق به من نگاه میکرد. خودش بود، همان کودک با همان شانه‌های ظریف عسلی رنگ. ام تیکانه وصفه هایی که آقای بچه باز تمتیشن دیزایر تمنای جنسی خوی برامبر بو کنیشکەیە کە ئەمەس ئەم تیکانەی کێژم ئەسەرەکەی فرد جەزاب کردگە بۆ خانەمەکان. با همان شانه‌های ظریف عسلی رنگ، همان پشت ابریشمی خمش پذیر برهنم و همان سر پر از موی شاه بلوطی رنگ، دور سینه‌اش دستمال سیاه خال خالی گره زده بود و پشت آن پستانهای تازه جوان زده‌ای را که در روز جاودانه نوازشش کرده بودم از چشم سال خورده چهرم پنهان می‌کرد. اما من نه از چشم حافظه جوانیم و مثل دایه شازده کوچولی افسانه‌ای که گم شده دزدیده شده و در لباسهای ژنده کولی پیدا شده
اما تن برهنش از پس این پارها به شاه و سگ‌های شگاری لبخند میزد. او را از روی خال قهوه‌ای روی پهلویش شناختم. با شگفتی و شادمانی شاه در تمنای لذت. شیپورها جار زنان دایم است، دوباره شکم درون کشیده زیبایش را دیدم. بله بلوچم آویزان لحظه نخست روی آن مکس کرد و سپس روی آن باسن کودکانه‌ای که در آن واپسین روز جاودانه لعنتی پشت صخره‌های صورتی بر جای دندانه‌های بجا مانده از کش شرطش بوسه زده بودم. آن 25 سالی که پس از آن زندگی کرده بودم تا اندازه یک نقطه تپنده کاهش یافت و ناپدید شد. احساس می کنم شرح دقیق آن جرقه، آن لرز، آن فشار ناشی از هیجان شناخت او سخت ترین کار ممکن است. در همان یک لحظه درخشان که نگاهم روی کودک زانو زده لغزی، چشمهاش پشت آن عینک آفتابی سیاه چشمک زد. خانم دکتر کوچکی که قرار بود همه دردهایم را درمان کند و در لباس مبدل بزرگ سالان از کنار او گذشتم. مرد جذاب و خوشقیافه گنده، مردی از دنیای سینما. مکنده روحم هر ذره از زیبایی درخشان او را مکید. همه ذره‌هایی را که در همان یک آن با ذره ذره زیبایی عروس مرده ام سنجیدم. دمی بعد او البته یک تازه لولیتای من الگوی اولیش را کاملا در سایه برد. همه آن چیزی که میخوایم روی آن تأکید کنم این است که کشف او پیامد ویرانگر آن روزهای عذاب آور گذشته در آن قلمرو شاهزادگی در کنار دریا بود. هر حادثه‌ای بین این دو حادثه فقط زنجیره‌ای از پایه‌ریزی‌های اشتباه، احمقانه و کورکورانه از لذت بود. شباهتها آنقدر بود که 2 نفر یکی شدند. اوی که من گرکمو توجه و سرنجی اوی پی بدم، سرنجدان بو لسر 2 دیارده بچه باز و مناله که بچه باز ادعا اکاد که تمتی اکا، که تحریکی اکا، که خواب او کار داین یاگا. چون لإدامه ام نمونه تیریتو مثلا باتریس دانته بمثال تیریتو که معشوق دانته 9 سالی بود. بەڵام تۆ نیەتەکە مردمهایەکی تەوسعە پەیدا نەکردگی دوگمی داخریاگا که ناگهان کشف واژن و آلت تناسلی مردانیان کردگه روبرو اوی تو کابرا هیچ وقت نیزانی که به اتریس معشوقی دانته 9 سالی بوده. اوی که دانته لفراق او سفر جهنم خوی انوسید، کمدی الهی دانته انوسید، کمدی الهی انوسید. تو لقضیه رومینا دیان سناریوی متناقضت هست که معلوم نیه تایتت درو چی اوید، فقط یک چیز مشخصه. ام کیس دارای ایرادات عجیب و غریبه که ولی سناریو یک اچیک قرار بهرولی یک بسری و سوار بوید. همین ام آگره کین، همین ام آگره مشتی توسعه پیانه کردگ دهاتین، مشتی احمقن که نمنطق ناسن نعقلیان هست. فكرة كان أدزقرتنا آلات التناسليان أوج إنسانيتيانا وأجر بتشبازيشن وكن ناباكوف ناتواني لحظة إحساس خوي تبديل بدو جملة بكابي نسيت.
دەربێترین حاڵەت لایڤێکی ئینستاگرامی ئەکاتۆ خۆی ڕوت ئەکاتۆ بەحسە ئەیناڵ سەکس و ئۆڕاڵ سەکس ئەکات ئەوەیە کە تەوانی هەستەکە چەند نەفەرا بەخەفەیە و ئەمەوێت و مەبنای حقوق بەشەر ئەمانە یەکێک ناوێنی لەگرا بێت خود ڕۆمینا بەڕەسیکە یەکێک لەگرا نایەت بێت وەختێ ئێوە کەمپەینتانە کرد بەرعەلەی هەناموس و شەرەف لە جامعەیەکە کە ئێوە بنیانەکەی ساختارەکەی نازانن وەزع مەردم لە لەحاظە ئیجتماعی و اقتصادی و سیاسی و نازانن حملە ئەکەن بە ئەرکان و بە بنیادە ئەم جامعە کە ئەم مەردمە لە قودرەت بخات لە دەسەڵات بخات خانەوادە و بنیادە خانەوادە لەبەر ئەوەن کانونهای مقاومەتی مەردم لەبین ئەوەن ئێوە لە بەرامبەری حاکمیەتێکی لەجام گوسیختە لە جامعەیەکی قەحقەرایی دواکەوتەک بێحەج ئەمنیەتێک جامعەیەکی داگیریاک لە زندگیەکی ئوردوگاییە مەردم بەرەدەن ئەم مەردمە بەرەو کوێیەکی بەرەو کامە ئاقارەکی مشکلە ئێمە ئیستا ئەمەسە کاورا لە واژەنی استفادە ناکە بە ئێمە چ ڕەبتێکیێز بە ئەسقەری با یا بە عەلی با بە ئێمە چ ڕەبتێکیێز ئێمە لە مەنزەرە مەسئولانە جامعەی خۆمان و چۆن ئەنوارڕینە قەزایە لە جامعەی خۆمان چۆن مەسئلەکە بەڕەسیەکەین تۆ بۆعدێکی جناییت بوو بۆعدێکی سیاسیت بوو بۆعدێکی ئیجتماعیت هەست بۆعدێکی جنسیشی واتیە کێ کەنیشکەکانی ئێمەیان وادار کردگە کەنیشکی لە سن 8 ساڵگی 9 ساڵگی بیبرە ڕەوابەتە جنسی بکاتەوە کێ فێری کردگە کێ مقەسرە جمهوری ئیسلامی یعنی مشخصەن ئەوەی کە ئەستراکچەرەکەی واوە دەسۆ یا کۆلۆنیەکانی کە ئێوەن بە عنوانە مخالفی کامیان تۆ و جم تیڤی و کاناڵە تورکیەکان و حەلیمە کوردستان و بەرنامەهای لایڤە ئینستاگرامی و کاناڵهای تەلەگرامی کامتان مقەسرن لەمەی کە کەنیشکێکی 8 ساڵە بیر لە ڕەوابەتە جنسی بکاتەوە 9 ساڵە 10 ساڵە 11 ساڵە 12 ساڵە 13 ساڵە بعد تۆ تەکە ئەزدواجە کودەکانە مخالفی بەڵام کەنیشکێکی 9 ساڵە بچێ بە شوێن علاقەی جنسیاوە داوای سەکس بکاوە بڕا بە شوێنە نەزەر تۆ ئۆکەیە خیلی ئۆکەیە پس تۆ تا ئەم دەقیقە چه BBC چه تەلەڤیزیۆنەکانی تر یەک دانە نادروست دەدی دروست قەزیەکە بەڕەسیکە ئێستەگەرەکیانە بەکوێ بیوەن کامە بەهرەیە سیاسی لێ بگرن کامە نەتیجە و خروجی لێ بگرن بە شوێنە چیە ئەگەڕێن ئەمە داستانێکە کە جزئیاتە بەعدیە حادسەکە دەریەخە تا ئیستە مساحبەیە کوڕەکە مامۆی کوڕەکە خودە کوڕەکەت خۆیشکە کوڕەکە تەکە هەمشەهری ئانلاینە تەکە کاورایەکی مەجهول الهۆڤیە لە ئینستاگرامە دایکی کەنیشکەکە خەریکە تەناقوزات ئەداتە دەرەوە عەجیب و غەریب خب ئەمە بۆوت جامعەیەک کە بە مەردمەکەی هوشدار نادەن کە مەردمەکەی تربیەتی نەکریاگە کە مەردمەکەی تربیەت ئیجتماعی عاتفی ڕۆحی ڕەوانی تربیەتە عەقلی نەکریاگە لەذا بەڕاحەتی ئەتوانێ مەردمە منحرفکەی بەڕاحەتی ئەتوانێ مەردمە نابودکەی تۆ چۆن لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئەوێسی لە کاتێکە باوەڕەکانم مەردمت مشتی خورافات و تڕە هاتە وەختی مەردمت دەر ڕادیکاڵترین حاڵەتیان نازانی چۆن مەوزا بگرێ ئیستە دەر ڕادیکاڵترین حاڵەت ئێوە مشتی ئوروپا دیدەیە مشتی ئوروپا دیدەی شیک ئەوێنن تحتە ناوە کۆمونیزم و فۆمونیزم و فعال حقوقە ژنان و نۆبل گرفتە کە بەحس لە قەتل ناموسی ئەکا قەتل ناموسی کودەک ئازاری کێ کودەکی ئازارداگە تۆ وا کودەکە 8 ساڵە زەهنت پڕ کردگە لە شەهوەت لە ئاڵەتە تەناسولی تۆ کودەک ئازاریەکەی چێ کردگەسی چەندێ سەهمی تۆست لەم جەریانە تا لەو ئاخرەوە بگەین بە داسەکەی باوکی ئەکاورای دەهاتی تۆ لە توولە عمرەتە حەجە نەفەهمیگی حەجی تێناگەی فکرەکەی لە هەرچوە هەنج هەنێ بەدیهاتە چاو پێکۆ عەلەمە هەڵبەیتۆ قەتلە ناموسی کریاگە قەتلە ناموسی
ئەسەن ئەمە ڕەبتی بە حەوزەی قودرەت و دەسەڵات و ئەمانە نییە. تو ئەوە حماقەت خۆت دەرەخەی، میزان جەهالەت خۆت دەرەخەی و تۆ بەم دەسە بچوو کێ خەریکەوە ئەکا. ئێران ئینترناسیۆناڵ BBC عەلیە جەوانمەردی ئەحزابە منتەسەبە بە کورد ئەحزابە ئۆپۆزیسیۆن نەمایە ئێرانی ئەمانە گەشتیان دەست وە دەستیان داگەم مەردمی ئەمە ئەحمەقکەن و ئەحمەقیەکەن. بێ دەرمۆردە دیاردەی نیمفتەکانە جامعە قسە بکە، بێ دەرمۆردە لۆلیتا قسە بکە. چی ئەەکەی بۆ لۆلیتاکان؟ تۆ تێ لە ناو جامعەیەکی 90 ملیۆنی 100 ملیۆنیا دوو دانە قەتڵ ناموسی ئەگریتە دەستۆ بۆ خاترێ مەگەرەکتە ئیبتاڵی بکەی هەرچی پرەنسیبە جنسیە بە بەهانەی یەک کەیس. بێ دەرمەوردە کەنیشکایە کە دووچارە بلوغە جنسیە زوودڕەس ئەون و پیاک تەحریکەکەن و پیاکە 40 ساڵە و 50 ساڵە ئەکێشن وە خۆیانە. تو ئێژی وەختی عروسەک بازگێزی ئەو فکرەکە وەختە بازیکردنە تەکە ئاڵەتە تەناسۆڵیە پیاگانەیە 40 ساڵە و 50 ساڵەس چی جوابێکە دەستۆ؟ ئەم مەفهومە نیمفتە ئاغایێ نەبەکۆف دروستیەکە بۆ کەنیشکایەکی جەزابە جنسی كنين السنة قانونية تبقى قوانين جديد، تبقى قوانين وقراردات هاي جديد. واليوم كان يشكاكو جزارش لخويا دا يجي ميل ما قرك ما حزي بيكم رابطي جنسي مقركة حزي بيكم تو موجودي لقرا چي بري بيقري باو كاكي حقي هزبي كاد يعني كات داي كاكي حقي يز كنترولي كا يعني كات حقي يز محرومي كا لبرقراري الرابطي جنسي يعني يا تۆ لە 7 ساڵگی و کەنیشکەکەی خۆت و تەکی کوڕێکی تر و تەکی کەنیشکێکی ترە ئەخەیتە یەکتری جوود بوون تەکی یەکتریە کامیان؟ وەختی داستان ئەوێ تۆ ئەمە خروجەکەی زانی چییە؟ خروجەکەم فەسادە سەمانە دروستیان کردگا ئەم مەردمە ناتوانێت تەشخیص بکات لەزە جمهوری ئیسلامی ناکەوێ چون مردم باوەڕەکانیان غەڵەتە، مردم ئەقڵیان لێ لەسەری جێ خۆی، مردم دادەکان و بەرداشتەکانیان غەڵەتە. بچۆ ئەزدەم گشتی خەریکە دەست ئەوە بوو قەتڵە ناموسی. یەکێک نایەت بێژێ ئەم سناریۆ بۆ ئەم گشتە تەناقوزەی واتیە. یەکێک نایەت بێژێ خانمە ڕۆمینا کێ باس بووگە لە سنە 13 ساڵەگیەوە ئەم کوڕێژێ ساڵها زەمەرتباتە عاشقانە مانەستەکیە. دایکەکەی ئێژێت لە تەریقە هاوسەیەکمان و کوڕێ داوای کردگە خاسەگاری کردگە باوکی حەدسی لێ داگە یەکێکی ترە. یعنی معلومە ئەم خانمە ڕەوابط جنسی متعدد و ارتباطات متعددی بووگە کە باوکەکەی فکرەکات. کێ مقەسرە کەنیشکێکی 8 ساڵە 9 ساڵە بیر لە ارتباطات جنسی و ڕابطەی جنسیە کاتەوە؟ دێ ئەگەر ئەمە تەبیعیە ئەی ئینتقادە ئێوە بەرامبەر بە فقه ئیسلامی چییە دەی؟ چۆن لەگرا فقه ئیسلامی کارکردی هەست؟ پس لەگرا تو یەک هەدەف مستەتەر ئەوێنی. هەدەف مستەتەر ئەمەسە ئەنچێ کە بنیانە جامعە بخاتە شەرایەتێک و کە مردم دارای قدرەتون ڕەوابەتیان تعریف بووگوێ تەیە قەوانینێکی هەزاران ساڵە لە زندگی ئیجتیماعیە دروستیان کردەگە ئەمە خراوە. ئەمە ئیشێ لەبینی بووی. ئەمە ئیشێ بەچی لەبینی بووی؟ بە سەفسەتە مەغڵەتە درۆ شارلاتانی پەدەرسەگی. بۆیە لە کەیسە خانەمە ڕۆمینا هیچ کەسێ ناڕۆتە سوراغان ڕۆمینا لۆلیتا دختەرانە دوچارە بلوغە زوود ڕەشە بە شدەت حەشەری ناڕۆنە سوراغان ئەمرە. تۆ نەقشە خۆت لە پەروەردەکردنە کەنیشکاوە چەنێ بووگە؟ تۆ بە عنوانە نخبە ڕووناکبیر مبارز تۆ چەنێ نەقشە بووگە لەمە پەدەر سوختە؟ تۆ تحتناوە فعالە حوزەی ژنان لە کوردستانە هەڵەگەڕێت تۆ ئێژی پەردەی بەکارت با نامێنێ سۆندەیەکە بە خۆتە. تۆ چەنێ لە دروستکردنە ڕۆمیناکانە شەریکی؟ تۆ خوێن ئەو داها بەقی داسەکەی باوکیەوە ئەو داسە باوکیەوە دەستی تۆ و کاورایەتی هەڵدریاگە فاحشە. تۆ واتە کردە بە داسەکەی باوکی و داسەکەی سەرپەرچەوەکەی خۆت. تۆ واتە کرد بەم مەردەمە. وەختی ئێمە دەرمەوردە ئەمساڵە تەتەلو قسەکەین لاوە کوێوانە حەدیەوە بەحسی بکەیت بێسەوا کەنیشکەکەی خۆت دێی بقۆمێت.
تۆ شعورت نییە نافەهمی کەنیشکی 12 ساڵت ناوێت کەس ارتباطی جنسی تەکا بەرقەرار بکە دەستی بۆ ئەوەن من کوردەناسم دەم ئوروپا لە هۆلەندا کاورای 50 ساڵە ارتباط جنسی تەکی کەنیشکی 12 ساڵەیە بەرقەرار کردگە جورئەتی نەکردن تۆخ پێ ئیستە بە ناوی پێکاکە خەریکە کارەکە کاورا یارۆ ماراوی ئەسکەنەرێژم ماراوی تۆخمە حەپۆ بەچە کۆمەڵە تۆیە شەرایەتێ لە بلوغ کە ئینسانێ بتوانێت تەمیز بدات نەیخەڵەتێنن ئیشی تعریف کەیتۆ لەم کۆمەلگای کوردەوارە ئێمە ئینسانە کوردی ئێشێ بزانێ کوردیەت یعنی چی ئێشێ بزانێ سەعادەت یعنی چی ئینسانیەت یعنی چی تا بتوانێ مبارزە بکە بچۆ کێ وا ئەم کوردە ئەحمەقەکە جامعە تەحمیقی ئەکەن کێ ئەم ساڵە جوان مەردی گوێ بگرن لەم قسانە ئەم تۆڕەهاتە ئەم هەتیوەیکە ئەقڵێک مەوجود نییە یەخە بەمە بگری چون کەسی عقلانە فکر ناکاتەوە هەر کە دانیشە گوێ لێگری ئەقلی تعتیل کردگە ئەقلی فڕەداگە حەزی پێکەم یا حەزی پێ ناکەم بۆیە کارە وەختی ئەچێتە لای سەی ئیبراهیم خۆ ئەقلی نەوەرگەتێکی خۆیان ناوگەڵی برگەتێکی خۆیان ئەو حتا ئەحساساتە ئینقلابی نەوردگە کە جەریحەدار بووگە ناوگەڵی بردگەتەکە خۆیان مەشروب بخوا ناوگەڵی بخاتە جێگەی ئەقڵ تعتیلە بتۆرە مطلق تعتیلە ئەحساسیش کە غەلەیانی کردوێت وەگەرە کەسی بە سوورەتە تەزاهوراتێکی ئەعترازی بێتە دەرەوە نیشانی نەدا ئەعتراز ئەمانە فقط لە تەقدیمکردن و دەریافتکردن و ڕەد و بەدەڵکردنە سوراخایە مختلف و داشاقە هەچێتر دا بێرن دوودانە کۆمونیست بێرن لەسەر ئەم مەوزوعانە قسەی کردوێت بعد ئێژن دیبیتەکان توولانیەوێ کاکە دیبیت توولانیەوێ لەبەرەوەی ئەم جامعی ئێمە بە هەزار دەست و خەریکە نابوودی یەکەن دەتۆ نازانی دەست بۆ کوێ بووی فریای کوێ بکەوی مۆرە سوتا و ئەو کەسانەی کە هیچ اعتباریان نەماوە لە ڕیزەکانی شۆڕژدا بێ و ئەو بزودنەوەی لاو ئەس بکات یەکەم شت کە بە ئێمە پێویستە مۆرە سوتا و ئەو کەسانەی کە هیچ اعتباریان نەماوە لە ڕیزەکانی شۆڕژدا بێ و سەکەمە کۆلیگویە ڕیزەکانی شۆڕشدا مهرە سوتاو یعنی چۆن مهرەی سوتاون لە منزەرە کێ بەچی ئێژی شۆڕش بەرعەلێهێ کێ ئەم شۆڕشە چ شکلیە ڕیزەکانی شۆڕش یەک کۆمەڵە دموکراتێکی تەجاوز پێکریاگ و پێکاکایەکی خاچاقچی نادروسە سپای پاسداران لەوێ مەوجودە مشتی عەوەزی وانە دەوروبەریە یە زمانی عەدە کوڕە قارەمانیش لە دەوریان بوون شەهید بوون و کوژیان و چوون نانزانی ئەمە مبارزە ئەکا شۆڕش ئەکا شۆڕش بەرەلێ کێەکە چۆنیەکە چ شکلیەکە چ شکلیەکە شۆڕشە وایتر لە خۆی و شۆڕشە ئەم مەردمە گشتی تێگا شۆڕش چ شکلیە ئەو بزودنەوەی لاو ئەس بکات یەکەم شت کە بە ئێمە پێویستە باسی بکەین هاوڕێیان چ لە کێشەی دموکراتەکاندا چ لە کێشەی کۆمەڵەکاندا بە هەموو خەڵکەوە بەباشی بزانێت هەموو کەسەوە بەباشی بزانێت ئێمە هیچ کات لەگەڵ کێشانە نەبووین و پێمان وایە لەسەر کورسیە لەسەر بەرژۆندی گەلی کوردی یەک بەڵام هاو سەکە ئەم ئەحمەقانە جۆری دەرمەورد ئەم حیزبانە قسەکەن کە ئەنەهوو ئەمانە دەرمەوردە ساختارێکی دەوڵەت ملەتی قسە ئەکەن کە لە ناویانە یەسری حیزب بە وجود هاتکن بۆ ئیدارەی جامعەتێک یەکتریا کەشمەکەش ئەکەن و ئەمانە لەسەری کورسیتێک یەکتریا مشکلیان هەست گورە کاورای ئەحماق تۆ تەکە ئیدعایەکە ڕوبەڕوویت ئیدعا ئەم ئیدعا ئێژێت ئێمە بەرقوڵاوە هەڵقوڵاوە نیازە مبرەمە جامعەیە کوردەوار بۆ ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەرە ئیشغالگەریە دەسەڵات دەوڵەتە ئێرانی ئەم ئیدعا ئەکەن
وبرپایه ام ادعا هر کسی که تک امانه بشدار ابید به صورت خوبخش وەکو دەینێک کە ئێشێ نسبەت بە ئینسانیەت و سەرزەمین و وەتەن بیدات بەشداری تەکاکە وەکو عشقێکە بەرامبەر بە خانەوادەی و کەسوکاری خۆشەویستەکانی هەسی بەشداری تیا ئەکات ما بەقێش بە کۆمەکە ماڵی و پوڵی و حمایەتی وانە پشتیە چون ئەو ئیدعا ئەکا مبارزین ئەم مەردەمەسە تۆ وەختی وای تەحیتێ ئشقاڵە ئیشی حد ئەقل دەرمەوردە مەردەمە خۆت سادق بیت دڵسۆز بیت فەداکار بیت لەگیان گوزەشتە بیت جامعە و نورمەکانی نێڕژین تێک بەرعەلەیهە پرینسیبەکانی جامعە نەویسیت ئەوانەی کە بە تۆ هێز ئەدا نیرو ئەدا لە بەتەوکردنە بنیانە واقعیە جامعە بکۆشیت ئەمەسە تۆ وەختی ئیدعا ئەکەی بۆ مەردمێک و لەسەر گیرفانم مەردمێک دائەنیشی ئەو جار تۆ وایتە ژێرە زەڕەبینە لێدانە هەڵیت بوو قەڵەت ئەکا لەسەرە کورسی شەڕەکە بێجا ئەکا لەسەرە کورسی شەڕەکە لەو گەواتر کەسێکە لە پشتە ئەو بوو خاتری ئەو ئەڕواخۆیە داتە کوشت لەگرانە سەرزەمین و شەخەسە نەکاورا بۆ سەرزەمین چووگە خۆی باتە کوشت نەکاورا چووگە بۆ خاتری ئێمە و عشق بە مەردم خۆی باتە کوشت نەچووگە بۆ خاتری کەرامەتی خۆی باتە کوشت کاورا بەچە قاسم لووە لە بەرامبەر بەچە عەبێ مۆتەدیاوێسیەکە بەچە جەلالە لە بەرامبەر بەچە مەسعوداوێسیاگە لەگرانە سەرزەمینە کوردەوارە نەحب ئوممەیە کوردیە نییە نەکەی لە وەتەن بوونە حەج بەهاو ئەرچێکی دیانە سەرفەن شەڕێکی مادیە شەڕ مادی نە قابل احترامە نە هیچ بەهایەکی فەرهەنگی نە هیچ بەهایەکی ئەخلاقی وا لە پشتە تۆ ئەمە ئەفەهمی ئەوانەی کە مخاتەبە تۆن ئەمە ئەفەهمن قابل فەهمەنە ئەتوانی ئەمە بفەهمینە ڕێزمان هەمویان گرتووە هیچ کات ئێمە بە حرمەتیمان بە هیچ سەرکردەیەکی ڕۆژهەڵات و باش و هیچی گەیانە لەبەرەوەی تو کاورای پوفیوزێکی لەبەرەوەی تو کاورایە منافقێکی بەرساختەی نەهاتای ئەمنیەتیت تو قەڵەتەکەی ڕێز لە گشت کەسێک ئەگری ئەگەر تۆ مبارزە واقعی بی ئەی بالئەخرە تۆ لەسەری سفرەیە کاتێکە براکەتە نانەخۆی بە تەناقوس هەرەگەی ئەو تیکەی زلتە دەگری یعنی تۆ کوڕە کێی بەچکەی پێغەمەری یا تۆ ئبنە فاسد کەسێ خەریکە فوت تێکا بۆ مەسئلەی و تۆ لە حەدێ ناڕۆیتە سەرتر چۆن هەم تۆ بەڕێزی هەم مچە بەڕێزە هەم عەبە بەڕێزە هەم مەسە بەڕێزە هەم حەپۆ بەڕێزە دێ ئەم گشتە بەڕێزە گەوادە بۆ هاتکنە مەنسەی زوورۆ ئەم گشتە دووکانتانە بۆ کردەگەسەوە دێ گشتان بڕۆنە ژێری یەک پەرچەمیتن فەرقتان چێتەکە یەکتریە مەگە گشتان بەڕێز نییەن چۆن ئەکرێتۆ لە ناوی جامعەیەکاوی تەزاد مەوجود نەوێت بابە تەزادە مەنافع من بەحسە معنەویات ناکەم بەحسە ئەخلاق ناکەم چۆن تۆ تەرکی کەسێکاوە 2 ملیۆن دلار سەحمەوات بە تۆ 100,000 دلار ئەدا تۆ مشکڵە نییە چۆن تۆ تەرح و بەرنامەت نییە لە بینی بووی نۆ گشتیان بەڕێزن خەری قەڵەتە کرد کورە تۆ هەر ئەم مەردمی ئێمە ئیستە گوێ لە مەگرێ خانمی واتیا لەسەر ڕەنگی کرواسەکەی وا کەنیشکەکەی ڕەفیقی چووگە کۆپی لێکردەتە یا قسە ناکە ئەم کرواسە هەنە خۆمە و چووگم ڕەنگەکەی خۆم انتخابم کردەوە ئەم کەسافەتە چوودانەیەکی لێسەند ئەم کلکەوانە لەم شارە هەر من بووم و چاوی کەوتوە دەسی منەوە چوو سەریقەی منی تەقلید کرد لێسەند ئەو تەزادی هەست تۆ چۆن تەزادە نییە پەدەر سوختەوا لە حەوزەی سیاسەت و مبارزە خەریکی قسە ئەکەی ئێمە دین شتێک دەڵێن هەواڵ دەڵێن یا تەحلیل و لێبدانەوەیەکە کە دوو کەس پێی باشە دوو کەس پێی خراپە هیچ گرنگ نییە وا کەس هەرکی خۆیەتی بەڵام ئەوەی کە ئێستا هەیە دەستی دەرەکی دەستی دژمن خەریکە دەچێتە ناویان بۆ زۆر زیاتر
بۆ سەرۆمەتر دەستی دەڕەشی دەستی دژمن دەچێتە ناویان دەستی دژمن بۆ چی ئەچێتە ناویان بۆچی ئەچێتە ناویان دەست دژمن چین ئەمانە کێن چین ئەمانە بەسیجێکی عمومیان لە خەڵکی کوردەوار کردگە 100,000 نیروی مسلحیان هەست جامعەوا لە تەبوتاب و پەرستداری ئەمانە و دەر و دیوار و شاخ و کێ و دۆڵ و شار هاوارە ئەمانەیە کاوە ئینقلاب کوردیەکە کێن ئەمانە کە جمهوری ئیسلامی متنی ئینقلابیان واوە دەسۆ ئەمانە مشتێ سوزا کیەفا سەدە سەکسە زوزە نەقەیە ژێرە دەسە پارتی ژێرە دەسە یەکێتی بە پوڵێت لە ئاتە سپای دژمن بۆ نفوزەکاتە ناویان دژمن نفوزی کوردستان ناویان بێ بزانم حیزە دموکرات چییە بێ بزانم تۆپەڵە چییە چیە ئەمانە چین دەی چین چۆن جمهوری ئیسلامی لەمانە هات کەسە زیلە ئەو داوای کناراوێکەکە لە بۆکان بیدەنێ نایدا جمهوری ئیسلامی نایدا و مەلیسی و زۆر یەکێت و نایدا دێ ئەم چ خەڵەتێکەکە بە زۆر ئەیسێنێت ئەو نایدا ئەم چیەکە بە زۆر ئەیسێنێ یا تەکفیریانەکە تۆ تەرەفدارە حقوق بەشەر نیە ئەمریکام تەرەفدارە حقوق بەشەر نیە لێی بدە وەکو خوات ئەمریکا میاد تۆ حملە میکنە بابا ئێوە حرەکاتان سەخیفە ئینسان مەجبور ئەوێ میزانە لەو دەگیتان دەربخاتە ئەو ئینسانەی وا ئەقڵی هیچ وەخوە کارناوە حداقل پێی بەر بخوا کە مخاتەبە تۆز پێی بەر بخوا ئەم تەحقیرە کە ئەیشنەوێت لە زوانە ئێمە پێی بەر بخوات بەر لەوەی دیبێتەکە دامە بدەم ئاگام لە تێکستەکان هەست لە حەوزەی سیاسەتە پیای تیانیە لەم کوردەوارە لە پیا بکە نێتیان ڕەجوڵ سیاسی تیانیە پیاگیشی تیانیە لە حەوزەی ڕۆشنفکریشە ئێمە یەکێکمان نییە قەڵەمێکی وەدەسوێ بتوانێت دوو لاپەڕە بنووسێت خۆ لەگرا وەکو شتێ ڕەوانشناس و ڕەوان پزیشک و ئەمانە فرە مەوجودە خۆ کاورای داهاتیە بزن بڕۆ سەیرە قیافەت بکە قیافەت هەر قیافی خۆ تەماشاکە ئەوەی لێ نایەتە دەرۆ ئەوەنە تەفەکورە ئەوەنە ئەقڵە تۆ قسەکردن نازانی تۆ ئینسجامە فکری نییە تۆ دوو خەت ناتوانی بنووسی تۆ یەک دەلیلە منتەقی ناتوانی بێژی تۆ ناتوانی داستانی تعریف بکەیتەوە سەر و بنەکەی 5 دقیقە بێت 5 دقیقە بێت تۆ دەمەقۆپانە لە پێ بکەنن دەمەقۆپانە لە پێ بکەنن سرود حیزەکەی ئەیڕقی و لێ بسێنن حەجێکە بۆ وتە نامێنێت ئەو ڕەوانیە بێ تەحلیلە ڕەوانی بکە ئەحمەق ڕەوانیم چه شەکلیم ئەو ڕەوانیە تۆ منە بزن تۆ هەنێ کام کوێرە دەهاتی کاورە حەیوان لە کوێ هاتکیتە دەرەوە تۆ ئیستێشە سەیرە قیافاکەن بۆی سەنێر لە قیافەت دێ تەکی یە مشت بزن و حەیوان و تۆخمە شوانە تەرەف بگین یە مشت ڕەحبەریان هەست لە خۆیان خاجەتر و ئەختەتر جورئەتیان نەوگە 10 دقیقە بەرامبەر بە مەردمە کوردەوار قسە بکەن مۆشتە تەجاوز پێکریاک پۆفیوز نە تۆ کتاوت هەست نە ڕۆمانت هەست نە فیلمت هەست نە ئەفسانە بەجێهێشکە حەجێکە بەجێنێشکە بۆ مەردمە حەجێکە نییە خاسیاگە تێ هەڵدریاگە فاسد بابەجان مەردمە عادی مقەسر نیەن مەردمە عادی متەخەسس نیەن مەردمە عادی ئیدعا ناکەن مەردمە عادی نسبەت بە مەقولەیەک دەغدەغەی نییە کاکە دەغدەغەی من مبارزەکردن بووگە دەغدەغەی من فەلسەفەی سیاسیە فەلسەفەی ئەخلاقە من ئێشێ بێم بە مەردم بێژم من ئێشێ بێم بێژم کێ تەوتە ئەیان بۆکە چۆن تەوتە ئەیان بۆکە چۆن گەرە کەسی نابوودیان کات کە زەرورەتە من لە ناو جامعە مشەخەس بوێت کە من نەقشم بوێ لە ناوی جامعە دەنا مەردمە عادی لە ناو تەواوت دنیا بەرامبەر بە فرێک لە ئوموراتە نادانن ئەمە وەزیفەی من ئەم کارە بکەم
ئەم مردمە حەقیانە درۆ نەشنەون، حەقیانە ذهنیەتیان بە غەڵەت دروست نەکرێ، حەقیانە کە سەقەتیان نەکەن، حەقیانە کە بتوانن بە بلوغ عەقلی بگەن، حەقیانە کە لە سغارەتان نەمێنێنەوە و ئەوە وەزیفەی ئێمە سەو کارە بکەین. دارکاریەوەی شەکەم لەم دیبەیتانە بۆ خاتریەوەی خەڵکی عادی کە مخاتەبە ئێمەس بزانێت دوژمنانە ئێمە مشتێک سوزاکی بێسەوادە بزنە داهاتین و زاتیان نیە قسە بکەن، دەم بکەن و قسە بکەن. سینکە کۆماری ئیسلامی هەستی پێ دەکەم ئێران تێک دەچێت و لە تێکچوونی ئێراندا ئێمە جارێک کوتمان ئێران تێک دەچێت و تێکچوو پاییزی ڕابردوو خۆی گرتە ئەمە جارێک کوتمان ئێران تێک دەچێت خۆی گرتەوە. چۆن تێک دەچێ؟ بۆ چی تێک دەچێ؟ لەسەر چی تێک دەچێ؟ کێ تێکیەدا؟ بەرئەساسی چی تێکەخوا؟ تۆ مەگەر نەت ئەوت بڕۆم فیلمەکانە بێرم دانەدانە و ئەمریکا حەملەیەکە تۆ ئەدوو دیتر چۆن تێک دەچێت؟ تۆ پارەکە ئەمە کوتمان پارەکە کوتمان تێک دەچێت. تۆ فرەشتێکە گوت وەلی حەج اتفاقی نەکەفت، تۆ تەکە بەیت ڕەهبەریە هاوکاری بکەفیتە گیانە ئەم مردمە تێک دەچێت. پس ئێستا ئێران تێک بچێ حیزبەکان تێنەوە دێخۆ ئێمە فکرمان کە حیزبەکان تێکی ئەدەن و تێنەوە. ئێستا مردم خۆی تێکی ئەدا، ئەمان بۆ کوێ تێنەوە؟ لەسەر چی ئێشێ بێنەوە؟ بۆچی ئێشێ بێنەوە؟ ئەگەر ئێمە نەزانین چۆن بجوڵێنەوە خۆی بگرێتەوە، بەڵام ئەگەر بزانین چۆن بجوڵێنەوە خۆی ناگرێتەوە. لاوەستر لە ڕابردوو بووە، پوڵ و پاوەرەی نەماوە، خەڵکێکی زۆری لە دەوری ئەوانەی کە بەرنامە فارسەکانی ئێمە دەبینن دەزانن ڕژاوە یا ڕیزش یا جیابوونەوە لە کۆماری ئیسلامی یەکجار زۆر بووە و ئەو لاوازەی کە تێیاندایە و هاسان نێوانە ناتوان بە هاسانێک لی دەرباز بن. هاسانێک لی یعنی چۆن حاسان نییە ناتوان لی دەرباز بن؟ حاسان نییە، پویان نەماوە، چۆن حاسان نییە؟ چه شکلیە ئەم تۆڕەهاتەی کە تۆ ئیژیتی بێت لە حەز اقتصادی و بەرنامەیە دابنێ کە جمهوری ئیسلامی چۆن تێکچووگە، چۆن ناتوانێت ئێدامە بە، چه شکلی ناتوانێت ئێدامە بە؟ قیامە مردمی ئەوێت، قیامە برسیەکان ئەوێ لەکوێ دەست پێەکە؟ مشەخەسەن چه شکلی دەست پێەکە؟ مردمیش حەزی پێ تەوە خۆمی پێدا دەرباز بن. ئەگەر ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن، وەکو مخالف، وەکو ئەو هێزانەی دژ بە ڕێژیمی ئێرانی بەباشی بجوڵێنەوە بۆیە گرینگە ئەو ڕژیمی ئێرانی دژ بە ڕژیمی ئێرانی ئەمانە تەعقیبە ئێمە ئەکەن و کەلەمات لە ئێمە فێرەون. ئەم جانشینیشە لە ئێمە فێروگە جەدیدەن تێتکراریە کاتەوە. ئەم کاورایە بەچە سپای پاسدارانە. ڕژیمە ئێرانی یعنی ستراکچەرە سیستەمە دەوڵەت ملەتە ئێران. ئەمە ئەفەهمی؟ یعنی تۆ گەرەکتە چی بکە؟ گەرەکتە بنیانە ئەم ستراکچەرە دەوڵەتە ئێرانی بخەی. ڕژیمە ئێران یعنی ئەمە. تۆ نایژی ڕژیمە جمهوریە ئیسلامی کە ڕەوایەتێک لە دەوڵەتی ئێرانی دەی تۆ چۆنی ئەخەی؟ بۆچی ئەیخەی؟ چۆنی ئەخەی؟ دەلیلی چی ئەیخەی؟ بەرئەساسە چه مەشروعیەتی؟ ئەمە حەقی حکوومەتی بەسەر ئەم سەرزەمینە ئێمە نییە. دەلیلەکەی چی؟ ئەمە واتە جێگەی باتڵەوە هەروە ئەوی خوێن و حزمەی چی بکەین؟ ناڵێ عەرەق بخۆین، ناڵێ ڕووسەری لابەین، ناڵێ لەناو خیابانەتەک یەکتریا گروپ سەکسکەین. منزورت ئەمەسە چه شکلیە؟ تەکی ئەمریکا خراوە بێتە دۆسە ئەمریکا، تەکە ئیسرائیل خراوە بێتە دۆسە ئیسرائیل. چی بکە؟ تۆ بۆ مخالفی؟ باسی ئەو مەسەلانە دەکەم. ئەو دەستێک کە ئێستا خەریکە لەسەر هێزە کوردستانیەکان بەلاڕێیدا دەبات کێشەنێ خۆیەکان کە بۆ باشبوونە بۆ بژانەوەی خەباتە ئەوانە دەستی کۆماری ئیسلامی بەسەراحەت بڵێن. کاتێک ئێمە وەکو کورد بەگشتی ڕابردوویەکمان هەیە کە زۆر پڕە لە شانازی نییە. ڕابردوویەکمان هەیە کە پڕە لە هەوراز و نشێو، پڕە لە نشێوی ناخۆش، پڕە لە هەڵا. سەروەریشی تێدایە، قارەمانەتیش تێدایە، خوێندان و فیداکاریشی تێدایە بۆ ئازادی. بەڵام هەوکات نوسکە و دابڕان و داکشانیشی تێدایە.
هەڵەشی تێدایە هەموو کات کە لە ئێمە دەپرسن بۆ باسی مێژوو ناکەن ئێمە باسی مێژوو ناکەین من بەش بە حاڵی خۆم پێم وایە من ئەوەندە فێر بووم لە دەرێ ڕەنگەەوە فێر بووم ئەمریکیەکان لە قەرنی هەژدەدا تۆ باسی مێژوو ناکە یعنی چی یعنی بە دەردە ناخوا دوێکە مێژووە یەک هەفتە پێش کە تۆ باسیەکەی مێژووە سەمیرای مورادپور تێریت مەربوط بە 6-7 مانگە پێشە مێژووە گوسو تاریخ گوسو گوزەشتە تۆ ئەگەر بەحسە گوزەشتت نەکەی چۆن ئایندەت تەرسیمەکەی چۆن تەرسیمیەکەی کامە مێژومان بووگە و لە شقستا و مێژوی قشنگێکمان نەوگو بعدی مەکارمان بە مێژوو نیە و چۆن نێسمان چۆن ئێمە کارمان بە خائین نییە چۆن ئێمە بە نەهاتهای بەرساختەی دەوڵەتە ئێرانی کارمان نییە چۆن ئێمە ناوێت گوزەشتەمان بزانین تا بزانین لە ئایندەتە کە کیا تەرەفین چۆن ڕفتار بکەین چۆن ئاخر ئەمە دەلیلەکەی بێژە ئستدلال بێرە بۆ ئێشێنەیکەین تۆ خەریکی کورد تۆ کوردت یەک مشت ئەحمەق فەرز کردگە لە بەرامبەری تۆ دانیشتگەن ئێژی مناڵە کودەکستانین مەدرسەی موشاس دەستێری تۆ سریان و لاو با بەحسی نەکەین و هەورازی بوو نەستۆی بوون شێوی بوو بەرز بوو گەسۆ و خوارد بوو گەسۆ و چووکە سوستر و کارمان پێی نییە ئێستاڕوا داستان تێری لە وڵاتە متحدەی ئەمریکا ئۆکێ هاوڕێن سەرەوە چاخی هەژدەدا 4 ساڵ شڕێنی و چاخی هەژدە نەبوو چاخی 19 بوو اوكي مشخصا 1860 اوكي 1860 ناكا قرن هجده كاتا قرن 19 165 بۆ 185,000 کەسی تێدا کوژرا لە شەڕەنی خۆیەکانی ئەمریکادا ڕەنگە زۆر کەس نەزانێ ئەو شەڕەنی خۆیانی ئەمریکا هیچ کات ئەوانە لە مێژوو خۆیاندا نان باس بکەن ڕۆن خەتای ئەو لای بوو پێداهاتنەوەی ئەوان بە مێژوو جۆرێکی دیکەیە پێداهاتنەوەی ئەوان بە مێژوو دەڵێن ئەو شەڕەنی خۆیە بوو بەهۆی ئەوە کە ئێمە عاقڵ بین خیلی قەڵەتر کرد خیلی بێجات کرد ئەوڵان پێداهاتک نەسۆ کە تۆ ئەزانیت لە 1860 جەنگە داخلی یاڵەتە متحدەی ئەمریکا بووگە یاڵەتە شمالیەکان تەکە جنوبیەکانە یەکێک لە باشترین گزارش دەهەندەکانە ئەم داستانە بەرباد ڕفتەیە مارگارێت میشلە هەر ئەم جریانە تحوڵە شەڕ داخلی یاڵەتە متحدەی ئەمریکاس کە دوو اتفاقە گەورەی تیاکەفێ یەک بە بەهانەیە لەقوە بەردەداری دەوڵەتێکی متحدی یاڵەتی متحدەی ئەمریکا دروزەوی دوو لە کاتە ئەم شەڕە تۆلیدە ئەسلحەیە گەرم بە سوورەتە ئەنبوو مەغدوودەوێت هەڵی بوو تا قبل شەڕە ئەمریکا ئەلیە جوانمەردی هیچ تفەنگێکی سەرپڕ قابلە مەس پرۆداکت نەبوو تۆلیدە ئەنبوو نەکریا یەک ئەسلحەیە سەرپڕ یەک مانگ و نیم تا 2 مانگ تو لێکێشە ئاسنگەرێ بتوانێت تۆلیدیکە بە مەحزێکی ژلوولەکەی چەقوشەکەی ماشەکەی دووچاری مشکل بووایە دروست نابووە ترشی فڕەت بایەوە گۆچان لە جەریان ساڵە 1860 تا 1864 گەورەترین تەحولێکی یاڵەتە متحدەی ئەمریکا بەدەستی تێرێ و تاریخ ژێر و ڕوئەکا تۆلیدە ئەنبووهە ئەسلحەیە گەرم بوو تۆجۆکیانە شەڕە یاڵەتە متحدەی ئەمریکا یەکێک لە مهمترین شەڕەکانە تاریخە شەڕ ناوخۆی باسیشی ئەکەن لە زەوایای مختلفیشۆ باسی ئەکەن باسی گەوادەکان و ئینسان کوژەکان و پیاوکوژەکانیشی ئەکەن ژینە بچۆ لە ئەوڵە ڕۆمانەکەی مارگارێت میشلە بخوێنەوە کە تەقدیمێکا بکێ بچۆ تاریخ مختلفی بەڕەسی بکە مەردەکەی ئەحمەق لە تجاوزەکان بەحسەکەن لە نادرووسیەکان بەحسەکەن خۆشیان بەحسەکەن کە یاڵەتە متحدەی ئەمریکا لەو ڕۆژە استقلالی کە تا بە ئێمڕۆ هەر 20 ساڵ دەحفێ شەڕێکی هەست هەر 20 ساڵ دەحفێ شەڕێکەکە بوو بەهۆی ئەوەی کە دەوری چاکسازی دوای ئەو دەست پێ بکە بوو بەهۆی بژانەوە بە هێزبنیان دەوری چاکسازی چی دەست پێەکە بابە ئەم چاکسازیە لولی کەن بیکەنەما تەحتان و چاکسازی یعنی چی مبارزە با فساد دەرەسەر فسادەمانەتە یەکتریا شەڕیان کردگە چاکسازی یعنی عمران و ئابادانی چاکسازی بەرامبەر بە چی کورە هەندێ مەفاهیم فاسدن نەزۆکە ئەحمەقانەیان دانیاگە پیاک حەیران ناوێ لە تەماشاکردنی ئەمانە
من ئێژم کاوە لە دەسی بۆ ئەوەی کاوە لە بچۆ مامۆسا هەژاریان لە دیوانەکەی ئەحمەدی خانی زوانە گۆرانی ئەحمەدی خانی معنی کردگەسۆ هاتکە لە بەرامبەر لەتیفە نووساگەسی پسپۆڕی بواری قسەی خۆش پسپۆڕی بواری قسەی خۆش کورەمە نیشانەدا لە منتەقەی موکریانە یەک مەفهوم مەوجود نەوگە لە بەدیهیات و ئیدراکاتە حسی تێپەڕایەتە حەچێکی تیان نەوگە لە بەرامبەر گەزاف نووساگەسی حەلەق و مەلەق کاکەم مردم ئێمە گەزاف بەکارەوە دنیای انتزاعی بووگە فکری کردگەس و ئەدەبیاتی بووگە داستانی بووگە زانیگە گەزاف یعنی چی قەدەح یعنی چی بادە یعنی چی ئاخە مەردی کەی پۆفیوز لەتیفە قسەی خۆش قسەی تەڕ و تازە و خۆش پسپۆڕی بواری قسەی خۆش قسە حەلەق و بەلەق حەلەق و مەلەق خروجەکەم ئەحمەقەسە چاکسازی چاکسازی یعنی چی دوای جەنگ ئەمریکا بۆ چاکسازی تۆ تێ پەدیدەی جەنگ بەڕەسی ئەەکەی بزانی جەنگ و شەڕ لە ناوە جەوامع بەشەری چیان کردگە عاملە پیشرەفتە تەکنۆلۆژیکە دنیای ئەمڕۆ شەڕە ئەم مۆبایلە واوە دەسی منەوە حەلیە جوان مردی بەرهەمە شەڕە دووربینەکەی ناوی دووربینە هەواپەیماهایە جاسوسیەوە عکسیانەگرت ناویگەیشنەکەی ناوی بۆ حرەکەتدانە ئەرتشە و استفادەکردن لە مۆقعیەتای ماهوارەیە لە دووربینەکەیەوە گرتگە تا ارتباتە تەلەفۆنیەکەی تا نەقشە خوێندنەکەی تا ناویگەیشنەکەی تەمامی ئەمانە بەرهەمە شەڕن لە چیپەکانەوە کەوانە ناویانەوانە ناوی هەدایەتگەرە موشەکەکانە بۆیە شەڕ لەو منزەرە بەڕەسیەکە نزانن هەر شەڕێکی ئەرتقایەکی دا بە دنیا چی کرد بە دنیا جەنگەکانە ناپلۆن چی کرد دەورانە کۆلۆنیالیزم و فەتحە سەرزەمینەکان بە ئەنجیل و بە سپاه مستوران چی کرد جەنگە داخڵی وڵاتە متحدەی ئەمریکا چ نەقشێکی بوو لە هەڵگرساندنە تەمەدونە تازە چ نەقشێکی بوو لە ڕۆخاندنە دنیای قەدیم و دانانە نزمە جەدید بەڕەسیکردنە جەنگە جیهانی دووەمیش هەروە چاکسۆزی بابا ئەمانە بۆیە مردمە ئێمە بەدبەخت حاڵیان نییە بە مردمی ئێمە قسەیان تەکاکەی حاڵیان وا لە دنیایەکی ترا ئەمانە بمباران ئەکرێن بەم تۆڕەهاتە ئەم مردمە سووک ئەقڵ ئەکرێ بەمانە دەنا مردم خۆ لە حەچی بوار و متەخەسس نییە دانیشت گوێدا بە کەسێک کە فکرەکە لەم بوار و تەخەسوسی هێست ئەمە تیوەیژێ من خەبەرنگارە مستەقل بڵە مەوزە ئەگری بەڵام فەرمانەدا بەڵام فەراخان ئەدا تو چکارەی سناریۆکەی پەرست و بازیە خانم مراتپور ئەمەسە گەرەک تۆ خوات بکەیتە ڕابەر داوا بکەی ڕۆبی جمهوری ئیسلامی بکاتۆ ڕەهبەر شکل ڕەهبەر بگویسەمە ئەمە زەمینە سازی ڕەهبەر بازیە سەمیرا مراتپوریستە چۆقسۆزی و هەموو حیزبی و حیزبی کن و لەبەرەوەی بە توش بێژن ڕەهبەر مەگە بە زوانە خوەتە کاورایەتی هەڵدریاک وەختی ئێمە هاتین حیزبی دموکرات ئیدعایە کرد کوردایەتی وا لە اختیاریە کۆمەڵە ئیدعایە کرد لەم ساحەی سیاسی کوردستانە کەس بۆی نییە قسە بکە پاکاکە حەیدەرانیە کرد ئوردوگا و میدیای داهەنیا و کەنیشکی هاورد و عەکسیە کرد ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ شەخسە پەیمان حەیدەری هات بە ساتە ئەنتەربازی گشتیانی کۆ کردەوە کۆی کردەوە یە زەمانی حەلیم و کوردستان و حکوومەتە حەلیم ئیدعای ئەکرد سەرزەمینە مادەریە بۆ کوردەکان ئێمە هاتین دەرپێکانمان داکەندن ماهیەتە قێزەون و چەپەڵ و پوفی و زانێ ئەمانمانە دەخلوت بشکەسێ ئەمڕۆ مەسنەدە کوردایەتی ئێمەین عینە کوردایەتی ئێمەین پیاگن خیانەت بە ملەتە بکەن تا بزانن بە دەستەکانە ئەم ملەتە بە هیدایەتە ئێمەوە لە بینتان ئەوەی نیان لە بینتان ناوەین وەکە لەوە تێک بگەین دەبێ یەکتر تەحمل بکەین ڕەگە کەس نەزانێت بۆ ئەوەی لە یەکتری چێ بگەین دەبێ یەکتری تەحمل بکەین دێ ئەمریکایی گەوا بۆ یەکتری تەحمل لە 160 نەفەری لە یەکتری کوشت
کورە تۆ چۆن لە شەڕی داخلی ایالاتە متحدەی ئەمریکا بە نەتیجەی یەکتری تەحملکردن ئەگەی دەی جنوبیەکان شکستە مطلقیان خوارد کە تەسلیم بوون دەنا لە یەکتری تێنەگەین شکستە مطلقیان خوارد تۆ چۆن لە شەڕی ایالاتە متحدەی ئەمریکا بە لە یەکتری تێگەین ئەگەی من ئێژم ئەم مەردمە عەقڵی نییە بنیانە عەقڵی نییە تۆ چۆن خروجی و نەتیجەکەت ئەوێتەوە ئەمە کاورای ئەحمەق تۆ لە شەڕ داخلی ایالاتە متحدەی ئەمریکایش بەم نەتیجە بگەی کە شەڕ ئەمرێکی ئیجتناب ناپەزیرە لە ناوی جەوامعی بەشەریە کە ئەتوانێت کۆمەک بکات بە پێشرەفتە جامعە اتفاقا جیان هەزاران ئینسان دەبینەوە خەبوڵمانە بەڵام لە کناریشە مەزایایەکی هەست غەیرە قابل ئینکار ڕۆحە هەمبەستگی ڕۆحە نزیکبوونەوە لە یەکتر دروست ئەکا پێشرەفت دروست ئەکا پێشرەفتە تێکنۆلۆژیک دروست ئەکا ئەو خوێنەی کرد لە شەڕی نێوخۆیی ئەمریکادا ڕژاوە لە شەر لەگەڵ هیچ وڵاتێکی دیکە لە جیهانی یەکەم نە جیهانی دووەم نە لە هیچ شەڕێکی دیکەدا نەڕژاوە یعنی ئەگەر زەربی چواریکەی پێنجێکی جا دەبێتە شەڕی نێوخۆیی کوژراوەکانی شەڕی ناوخۆیی لە ئەمریکا ئێمە قەت باسی مێژوو کە ناکەی زۆر کەس پێی وایە دەترسینەوە بۆ باسی مێژوو ناکەی ئەوە کاکە مێژوو کە باس بکەی کە باسی دەکەی دەکێتە سەر قەزاوەتی بینی باش و باشتر چها دروست بوو چها مێژوو کە قەزاوەت ئەەکەی ئەکەوێتە بینی باش و باشتر خراو موجود نیە لەم کوردەواری ئێمە باش و باشتر ئەمە پێژن ئینسانێکی دروزنی شارلاتانی بێپرینسیبی دەهاتی دواکەوتگی ئەحمەق مێژوو کە باسەکەی ئەکەوێتە باس باش و باشتر ئیستا لە نێوانە ئستالین و هیتلێرا کامیان باش بوون کامیان باشتر بوو کامیان باشبوون کامیان باشتر بوو یا تۆ ئەکەوێتە خاس و خراو حەق و باتڵ کامیان پس تۆ نەدگەرەکە قەزاوەت بکەی نەدگەرەکە حکم بدەی تۆ وەیتە قەحبەیەکی هەمەگانی گەرەکتە دڵ گەشت کەسی ڕابگری تۆ قەڵە دەکەی لە بەرامبەری جمهوری ئیسلامی هەوێسی کە حکمە دەی لە بەرامبەری عەلی خامنەیە مشتێ لەو مەردمە کارمەندی عەلی خامنەین مشتێ بەسیجین مشتێ پاسدارن بۆ عیدەیە ڕەهبەرە بۆ عیدەی وەلیە فەقیهە وەلیە ئەمرە موسلمینە تۆ قەڵە دەکەی لە بەرامبەری عەلی خامنەیە هەوێسی پێنجێکی جا دەبێتە شەڕی نێوخۆیی کوژراوەکانی شەڕی ناوخۆیی لە ئەمریکا ئێمە قەت باسی مێژوو کە ناکەی زۆر کەس پێی وایە دەترسینەوە بۆ باسی مێژوو ناکەی ئەوە کاکە مێژوو کە باس بکەی کە باسی دەکەی دەکێتە سەر قەزاوەتی بینی باش و باشتر چها دروست بوو چها یەک شت بۆ ئێمە گرینگە ئەمڕۆیە ئەگەر ئەمڕۆ باش بچوڕێنەوە داهاتوو مسۆگەرە بۆی کە ئەمڕۆ باش بچوونەوە مێژوو یەک واتای هەیە دەرز لێ وەرگرتنە کام حیزب هەیە هەڵی نەکردە کام سەرکردن مێژوو یەک واتای هەیە دەرس وەرلێوردەی تۆ شێ وەڵەفە مێژووکە تعریفکە تا دەرسی لێ بگری تۆ بە من بێژی کە دەرسەکە چ شکلی بووگە سەرکردەکان چن ئینسانن ئینسان یعنی جایز الخەتان یعنی سەرکردەکان چن ئینسانن کێیەکە خەتای نەکردوێ مارشال پتەن خەتای کرد مەردمە فەڕەنسە گرتی پەتی خستە ملی وەکو ساک تۆپانی بە گیۆتین ملی پەڕاند حاڵی بووی تۆ قەڵەت ئەەکەی سەرکردەی خەتا ئەەکەی ژێنەراڵێکی ژاپۆنی لە عەمەلیاتێکە سەر نەکەوت هاراگیریە کرد خۆیە کوشت تۆ قەڵەت ئەەکەی خیانەت ئەەکەی ژێر ئەەکەوی تێئەقوتەی جنایەت ئەەکەی ناگری و تاوانی نادی بابەتی یعنی چی یعنی ئەمڕۆ مەردەمێک رووسیا هەڵ ناگەڕێتەوە بێژی ئێستالین ئینسانێکی جنایەتکاری پۆفیوز بوو وا 40 ملیۆنی لەبەین برد نایژی جایز الخەتاس دەی لاوە چی بکە کاکە ستالینە فەقیر و لە دەستی نایە و ئینسان جایز الخەتاس و چی بکات و ئەو شەوە بایەگرای خوارد و ئەیچی و ئەوە تەحریکە جنسی بوو تەجاوزی کردو 40 ملیۆن چی بکە ئینسان جایز الخەتاسی تر دەستی بێدە سەڵاتی و چی بکات
ئایا ئێوە فکرەکەن واقعەن ئەمە مخاتەبی عدەی ئینسانن باڵغە دارای و وشیاری و عەقڵە؟ ئەمە تەوهین نییە بۆ مەردمە کورد. تۆ واقعەن بە عنوانە مخاتەب پێت بەرناخوا کە تۆ خەریکە خەتاب قەرارەدا بۆ تۆ خەریکە وا قسەکە پێت بەرناخوا واقعەن. وەکو هەموو ئینسانێک شتی باشیان شتی خراپشیان هەیە، بەڵام ئەو سەرکردانە هەموو تەمەنی خۆیان لە نێو خەباتدا هەموو خاصیان هەیە خراپشیان هەیە، هەموو تەمەنی خۆیان لە ناوی خەباتە بوو. کاکە ئەوەی مەوادی مخدرە فرۆشی قاچاقچیەکان کارتە مەوادە مخدریەکانی مەکزیک و کۆلۆمبیا ئەسڵ هەوالەشانیانە چەکەنی دوای دەوڵەتی دەرەکەون بەرامبەر بە فەسادی شوێ سیاگن، فەسادە ماڵی تاکە جامعی یاڵەتە متحدەی ئەمریکاش دەمرکەوتگن خەریکن مردم محتاتەکەن و نابودیەکەن. ئەوانە خەباتەکەن. تۆ ئەم خەباتە مشخەسکە خەباتە کی چه شەکڵی بەرعەلەیە کیس ئەمانە چوون وانە قەندیلان ناندانیانە پیای خاسێکن پیای خاسێکن کاورا خەباتی کردگە خەباتە زووزەنەقیە ناوە تەختخاوی کردگە. ئێستایشە ئێمە بابەتە ئەمە بدێ کاروین بەماغا چۆن ئێمە ناتوانین دەست بۆ ئەمە بووین، چۆن ناتوانین کارنامە بێرینە دەرەوە، چۆن ناتوانین بەڕەسی بکەین. ئینسان جایز الخەتاس دەی بۆ وتی نایانوت ماشاڵ پتەن جایز الخەتاس بانەی کوژین دەی لاوە خۆی تر پۆلپۆت ئینسانێ خاسێک و چی بکات و جایز الخەتاس ئینسان وانە دەی لاوە یاڵەتە متحدەی ئەمریکا و لاوە ئینسان جایز الخەتاس و دوو بۆمبیە تومی وەشانگە و هەرچێکی نەکردە جایز الخەتاس. ئەمانە کێنی تر ئەو سەرکردانە ئەو ڕۆیان خوڵقاندووە ڕەنگە لە ئەو سەرکردانە ئەو ڕۆیان خوڵقاندووە دێ ئەو ڕۆمان چه شەکلیە؟ ئەو ڕۆمان وڵاتێکی نابود کریاگین ئومەتێکی لە بین چووگە کوردین وا تۆ میلەتێکە بە ناوی فارسیا دروست کردگە کە نەبوو سەرزەمینێکی کوردەوارە بچوو کردگە سۆ کردگە تەسە منتەقیە موکریان. مردمە ئێمە عادەتی کردگە بە تەجاوز، مردمی ئێمە بە شدت ئەحمەق بووگە، مردمی ئێمە ئیستەها بە شوێنە ناو گەڵ و ناو پاو حازرە بە خۆفرۆشی بە وجود فرۆشی بە تەواو و وجودی حازرە خۆی تەقدیم کاو گەزێنێ بیسێنێت. مردم ئێمە بگۆس و کۆڵبەر، مردم ئێمە بگۆس و مشەخوەر و خایە ماڵە پارتی و بارزانی وێچێتی. مردمە ئێمە دانیشێتە پای منبەرە تۆ گوێرەتەوە بری ئەم ڕۆی دروست کردگە ڕازەکە هەرچەی بە جۆرێک بەڵام ناڕەوایە تۆ بینی تۆ کاتێک کە سەرکردی خۆت ڕەش دەکەی تۆ خۆت ڕەش دەکەی تۆ نەتەوەکان ڕەش دەکەی. یعنی چۆن سۆکردی خۆم ڕەش دەکەم خۆم ڕەش دەکەم نەتەوەکەم ڕەش دەکەم. یعنی ئیمڕۆ مردمە ئاڵمان ئینتقاد دەکات لە هیتلێر خۆی ڕەشەکات ئەرێ یعنی ئیمڕۆ دانەیە عەرەب ئینتقاد بکات لە سەدام حوسێن خۆی ڕەشەکاتەوە. یعنی ئیمڕۆ دانەیە فارس قسە ئەکا بە عەلیە خامنەی تفەکاتە ناوچاوە خۆی ڕەشەکاتەوە. یعنی ئیمڕۆ کەسێ ناتوانێت دەست بۆات قەبرەکەی ئیستالین هەڵکەنێ. ئەمە بەرئەساسە کامە منتەقە عەقڵی تێتە دەر. بابا خۆ عەقڵتان هەست جواو بەن و تۆ چۆن بەم نەتیجە ئەگەی من بۆچی ئێشێ دەزنەوەم بۆ مێژووی خۆم دەربێرم قاسم و بەچکە حیزێکی بێ مستەوای خوێڕی بوو لە تۆ خوێڕیتر. قازی مەحەمەد تەجاوز پێکریاگێک بوو لە تۆ تەجاوز پێکریاکتر. مستەفای بارزانی ئەحمەقێکی نادانی جاهلی قەوارە بچووک بوو لە تۆ ئەحمەقتر. بۆ ناتوانم بۆ کارە بکەم. مزافە بەر جینایەتکاری و خائین بوون و نادروست بوونیان بۆ ناتوانم کارە بکەم. لەسەر چی ناوێ بیکەم؟ بەرئەساسە چی؟ ئەخلاقیات، علم، ڕەوەشە علمی. بەرئەساسە چی ناتوانم ئەو کارە بکەم؟
ونابێ بیکەم. یعنی ئیستا لەم ئوروپا جمێن نادەن بە ڕەهبەرانە کشوەرەکانیان. یعنی ڕابرت دینیرۆ هەڵ نەگەڕیاوە لە جەلەسەی ڕەسمیە بێژێ دۆناڵد ترامپ فەک یو بێرمی فیلمەکەی دابنێن بۆت. نایژن تۆ لەکوێ هاتکی کاورای بزن؟ تۆ معلومە لەکوێ هاتکی. بۆیە هەژارم و کریانی تێ جوانە گۆرانی ئەحمەدە خانی تەرجمە کاتۆ بۆ لەتیفە ئەنووسێ پسپۆڕ بوارە قسەی خۆش، بۆ گەزاف ئەنووسێ حەلەق و مەلەق. ئەی تۆ مەفهومت نییە تا تەفەکوری لەسەردابنی نێسە نایناسی، نازانی گەزاف یعنی چی، لەتیفە یعنی چی، قەدەح یعنی چی، بادە یعنی چی، ڕستاخیز یعنی چی، جەهەن یعنی چی، کائینات یعنی چی، عالەم یعنی چی، نازانی، بەکارە نایە، ناتوانانی دنیا بخۆڕکەنی. مەفاهیم نازانی چون ابتدایە تەفەکر مەفاهیم نیست. حەلەق و مەلەق پسپۆڕی بواری قسەی خۆش، لەتیفە دان، لەتیفە زان، پسپۆڕی بواری قسەی خۆش. هەیە ئافەرین خروجەکەی بێتە تۆ. حەج منتەقینێ لە پشتە قسەکردندانە، حەج کەس دەیتان تێ ناگا چێژی، داستانێ بەحسەکەی دەیتایەک ئەدەی نەتیجەگیری لێ ناکەی. نە نەزەریەت هەست، نە تئۆریت هەست، نە خوروجیت هەست، نە بە نەتیجەگیریەکەی. بۆیە عەقڵتان نییە، بۆیە مشتە کەر و قاتە و حەیوانن نێستان. ناگەی بە نەتیجەگیری ناگەی. مقدمەکەت اختتامەکەت ناگرێتەوە. خەڵکەکە درێژ دەکەی، هیچ کەس پێی سەرکەوتوو نابێ. تۆ لە دەورەی دوژمن خەڵکەکەت پێ ڕۆژ دەکەی، هیچ کەس پێی سەرکەوت. یعنی چۆن خەڵکم ڕەشەکەم، یعنی بێم من ئێستا بچم بە زەعفەکانی خۆما بگەڕێمەوە، بزانم لە سەمانە 20 ساڵەگی ماچە ئینسانە زەعیفێ بووم، لە چ بوار هەیەکە ئەشتبام کرد، لەکوێ خیانەتم کرد، لەکوێ کەوتم، لەکوێ بە وجود ئینسانی خۆم خیانەتم کرد. من خۆم ڕەش کردەسەوە، خۆم ڕەش کردەسەوە. من ئێستا ملەتێکم داگیریاگەم سەرزەمینم لە بورچووکە چواری وەکو تۆ پوفیوزم هەست بە ناوی دەم چەرمک. ناوێ بە خۆما بچمەوە بزانم بۆ ئەمە وەزەمە خروجیەکەم بۆ تۆی، بۆ خروجیەکەم پاوڵ تاڵبانیە، مەسرور بارزانی و نێچیر بارزانیە، مچەی هجری و عەبەی مهتەدیە. ئەم ئەندامە فاسدانەیم حیزانەسە، ناوێ بە خۆما بچمەوە بزانم بۆ وا حاڵم واسە. بۆچی تۆ ئیمڕۆ ئایندەت دروستەکە، لە ئیمڕۆ بەرنامەی ئایندەکەی 30 ساڵە پێش چی بوو کە ئیمڕۆ مشتێ فاسد و نادروست و کڵاوبەردار و کۆڕبەر و خۆفرۆش و بێ ئێرادە و بۆ ئەمانە دروست بووبن، بۆ تۆ دروست بووگی، تۆ بۆ دروست بووگی. خۆم ڕەشەکەم و چۆن خۆم ڕەشەکەمەوە، چۆن قازانجیتیان ناکەم من بفەهمم عیبەکانم وا لەکوێ. دوژمنە عەسڵیە من جەهل و نادانی و حماقەتە منە کە نافەهمم دۆستم کێس دوژمنم کێس، نافەهمم دوژمنم چۆن منی تەسخیر کردەوە، چۆن بە بەسەرە منە حاکم بووگە، نافەهمم دوژمنم چۆن خەریکە لە من استفادەیەکەوە بەهرەوەریەکە، نافەهمم دوژمنم لەکوێ حەملێکە، بەچی حەملێکە، وەچی لە بینەوات، نافەهمم. دوژمنە عەسڵیە من حماقەت منە. نیروی قدرەتە ئێرانیش وە لە ناوی زەهنی منە. عەلی خامنەی سەربازی لە دەری ماڵی مندانە نیاگە، من خۆم عەلی خامنەیم کردگەسە ئەگرا. ئەوە نییە تۆ داواکەی لە خەڵکی کوردێژی فکر نەکەنەوە، ئەوە نییە تۆ خەڵکی ئێژی نەڕۆن ئینتقاد نەکەن، نەڕۆن بیر نەکەنەوە بزانم بۆ قازی محەممەد گەواد بوو، بەڵام جمهوری ئیسلامی قەوری بۆ دانیاگە تۆ توانی بچی فاتحەخانی بۆ بکەی. تەماشای مخاتەبینە موکریانی ئاغای موکریانی بکەن. واقعا ئێوە بوون بە مایە سەرشۆڕی بۆ منتەقەی موکریان. تماشایان کەن وە قەزاوەتیان کەن. من یە مودەتێ فکرمە کرد من حاڵی ناوم لە زوانە ئەمانە تێن ئاگەم، ئەمانە قسەهای مهم فرە ئەکەن،
تاوي كروي مكياني فيربوم زاني محلق وملق يعني تشو حجمت يعني تشو حجمار يعني تشو زاني ما معنى يعني تشو باوان خوازي يعني تشو تو بتشو ديسكورس يعني ترجمك وجمان وجمان حوالي خوي دايش كل ديسكورس دين تازه امانه تيجم تازه فهمي كاورا شيء احمق بابا ما كلها احمقا بوي من تيلاقم ديال سەرکەوتو دەبێت بە تایبەت ئەو سەرکردانەی کە نەماون ئەو سەرکردانێک کە نەماون سەمبول و واتان تۆ چاو لێکە سەرکردنە باوە سمبول واتای چییە گەوادی سمبول واتای گەوادیە تەجاوز بکریاییە داینەی مەسخەرەیەکەین چۆن سمبولی چی نەمانە سەرکردانی نەماون سمبولین بەتۆ هیتلێر نەماگە سمبولی چییە ئەی بۆ خەڵکیان مە مجەسەمەی بۆ دروست ناکەو لە دۆری بکڕێ ناوێری لەکێ ناوێری ولايات متحدة أمريكا أي بۆ خەڵکی رووسیا لە وەسەتی مۆسکۆ سمبول ئاغای ستالین دانانی دێخۆ هیتلەری شکەستدا و پشتی هیتلەری شکان بۆ داینانی چون سمبولی چی نەمانە سمبولی ڕاهبەرانوس ئەمانە بەر ئەساسی چی ئێژی بەر ئەساسە مۆدێرن بوونێت پۆست مۆدێرن بوونێت بەر ئەساسە دموکراسی ئێژیتی ئەساسە دموکراسی يعني نەغد ئەساسە علم يعني critical thinking نەغد وەشەرایەتیشی نییە نەغد تۆ بەر ئەساسە چی ئێژی ئێمە ناوێ ئەو کارە بکەین چی گەرەکتە پنهان بکەی اتحاد ملی لە دروستکردنە گفتمان و دیسکورسە ئینقلابیە کوردی تێتە دەرەوە یەک ڕەوایەت گشتی بە خەتەکە گشتی ئەچێتە ژێری یەک ڕەوایەت و ڕەوایەتە ڕاپەنی خەریکە دروستیەکە 100 ساڵ مەجالتان بوو بیکەن وەرێ ئێوە بەرساختەکانن دەوڵەتهای کۆرپۆرێشنی مەنتەقە بوون 100 ساڵ فقط کوردتان نابوت کرد تو چۆن ئەم داوا ئەەکەی بەر ئەساسە چی مۆدێرن بوونێت پۆست مۆدێرن بوونێت عیلمی بوونێت مبارز بوونێت چۆن کاورایە کە تەرەفداری دموکراسی ئەمە لە تۆ قبوڵەکە چۆن کاورای تەرەفدارە عیلمە ئەمە لە تۆ قبوڵەکە باوکە ڕۆمینا ئینسانە جایز الخەتاس لە حەزی جنوندا لێ سەری بڕی چی بکەین دێ خۆ ناوێ بەحسی بکەین من دەڵێم ئەمریکیەکان بۆ دەڵێم ئەمریکیەکان چون باش دەیانناسن سەرکردەکانیان سەرکردەی ئەوتویان هەبوو کە بۆ دڵێم ئەمریکیەکان چۆن ئەمریکیەکان باش دەناسن ئایا عەلی جەوانمەردی تۆ بۆ خاترەوەی ئەمریکیەکان بناسی ئێشێ زوانێکی دەرحەد زوانە شێکسپیر بزانی تا منطقە پەسە پەردەی زوانی ئینگلیسی ئەمریکایی تێبگەی تا بفەهمی مکاتبەی فیمابینە کاورایە ئەمریکایی تەکی یەکێکی ترە بەر ئەساسە کامە منطق دانریاگە کە لە یەکتری تێگەن تۆ چۆن ئەمریکایی ئەناسی تێ بۆ ئێمە وا قسە ئەەکەین کە تۆ لە زوانە کوردی کە زوانت دایکیتە هیچ ڕێگەیە لە عەقڵ دیار نییە قسەکانی یەک ناگرن تەناقوزات واتیایە بە هیچ منزڵێ ناگەن هیچ خروجیەک نادات ئستدلالەکانت بە نەتیجەیەکە گەرەکتە بیگری هیچ ناخوات تۆ ئەمە زوانە دایکیتە ئەمە وەزعە تێ ئەمەسە چۆن تۆ خاص لە ئەمریکایەکان تێگەیگی چون وایتە واشنگتۆن ئەما تاحتەنیا گەسە زەوی چون ئەڕۆیتە واڵمارت خەریدەکەی تۆ خاص تێگەیگی من ئەمریکایەکان تێگەیکەم چه شەکڵی تێگەیگی ئەوە من لۆلیتام بۆ خوێندەوە لۆلیتا بۆتون خوێندەوە بڵۆ و پێتم وت ژنانە ئوروپای ئەمریکای بۆی خوێندەوە تا تۆ بێ دەرمەوەردە شخصیەتە لۆلیتا قسە بکەن تەمزان تۆ ئەمریکایی ئەناسی ئەزانی نەباکۆف کێ بوو
ناباکۆف لە خانەوادەیەکی ئەشرافی ڕووسی بوو، هەر لە زمانە مناڵی و زوانە ئینگلیسی فێر بوو، تۆرێک کە ئەم ڕۆمانە خۆی نووساگیسی بە ئینگلیسی. ڤلادیمیر ناباکۆف چون ئەشرافزادەی ڕووسە منتەقدە دەستگاهە تزار بوون و لە ئینقلابە بۆلشەویکیە دەرچوو، خروجەکەی ئەبێ بە ڕۆمانە لۆلیتا. بەڵام دەستۆیێڤسکی خروجیەکەی بێت و جنایەت و مکافات. برادران کارامازۆف، کاورای بزن وادیە علم، وادیە کەشمەکشە، وادیە خۆ ئبتاڵکردنەوەس، وادیە گەشەیە ئیجتماعی، تەزادە لە یەکدانە مەنافعە. خۆ تا مەنافعە مردم تیا بەرجەستە بێتەوە، تا یەکی هەڵگڕیاوە نەوی لە قەندانەکە دای لەو یەکیوتی گەواد باوکی دز تۆ خیانەت بەم مردمەکەی. ئەو جار ئەوەی لەگرا حەپەدوش ناکرێ پوڵە مردمە، سروەتە مردمە. مەسرور بارزانی قەڵەت ئەکای ژێنێ چیروانە بارزانی بەڕێزە، چون لەولاوە تەلویحەن خەریکە ئێژێمە کارنامەی ئەو نەوگەم دزیانە، پەس ئێشە بێژە دزەکە کیس. حاڵیت بوو کاورای ئەحمەقە بزن جنێ و ئێشێ بدەیت تا کاورە بفەهمێت حماقەت یعنی چی، خیانەت یعنی چی، جاهلێ وەکو تۆ بفەهمێ لە مەجلسە بزرگانە دەرحەد بزرگان قسە بکات، دەست بەسینە ئەدەب دانیشێ فێر بوێت. ئەوە جامعە تەکان نەخوا. ئەها لەو ڕۆژە ڕاپەڕین هاتکە نەمچە نە حەپۆ نە عەبە کەس زاتی نییە خۆی بخاتە بەرە دووربین. چون من قەسەمم خوارد ئەمانە ئەرتەشە ناتۆیان پێبە، بڕۆن لە هەر تەلەڤیزیۆنێکە قسە بکەن تڕەهات ئێژن و فەسادیان لە ئێوارێ. مابزانی ئەو دەنگە دلێرە بۆ ئەوەی کە جوێنەکەی نووسا، ئەو دەنگە دلێرە ئەگەر ئەو زەربە مشتەی نەوێ قەپۆسی تۆ بەهاڕێ ئەوەنە بە قودرەت قسە ناکە. ئەو خاس بزانی کاورای بزن هەواسە بوێ هەرواکە لە حەوزەیە ئەقڵا چارە ڕاپەڕین ناکەم ناڵ کرماشانەمە لە توورە ڕۆژە دەی وەکو تۆم ئەدەب نەکردوی ڕۆڵە ئەو ڕۆژەم ڕۆژ نەوگە بە خاس بزانی جامعە لە کشمەکش و دروست ئەوێت، پێشکەوتن لە تەزاد و دروست ئەوێت، لە تەزاد دە مەنافعێک ئەدا لە یەکتری. فهمی تێگەیت لە پارلەمانە بریتانیا فاصلەیە فيما بين حزب حاکم و حزب ئۆپۆزیسیۆن، فاصلەیە بین دوو شەمشێر زەنە. حەڵیت بوو و ئێشێ حزب حاکم ئۆپۆزیسیۆن لێی بدات تۆ هینیشی پێکە، پێشێژی ئەحمەق، پێشێژی دروزن، پێشێژی خائن، پێشێژی بزن. چون لەگرا بەرسەر مەنافع ملی زاهرن خەریکن تەک یەکتریا بۆ دفاع لە مردم و حقوق مردم خەریکن شەڕەکەن. ئەفامی کاورای تۆ سەحابەی نەکردت ئێمە لە جامعە و ئومەتە کوردی قساکەین، بەحسە ماڵێ ناکەین، اختلافاتە بین ژن و شوونیە حەلیکەین. تەزاد مەنافع ملەتێکە، سەرزەمینێکە، ئینسانهایەکن، زندگیانە، حەیاتیانە، ئایندەیانە، مستەقبەلە، نەوەی داهاتووە. بۆیە مشت بابەی گیان ئێمە بۆی چواردانە وەکو تۆمانەس کاورای داهاتی بۆیە هیچ وەخت مبارزاتمان بەجێگەی ناکات. کاورای بزن کۆیلەداری بە باش زانیوە، خۆی کۆیلەی هەبوو لە ماڵێ، بەڵام قەت نایان بڵێن چاو سەرکردێ چەند خراپ بوو، کۆیلەی هەبوو، ئاوا بوو، خۆی کۆیلەی دەچەوساندەوە، ئەوەی دەکرد نانوا بڵێن. باجازت وای ئەڵێن ئەگەر نایانوتووە کۆیلەی هەبووە تۆ لەکوێ ئەزانی کۆیلەی هەبووە،
پس وتگیانە کۆیلەی هەبووە و تۆیش ئەزانی کە کۆیلەی هەبووە. تەوەجۆکەین و ئەگەر بگاتە پای دەوڵەتهای ئوروپایی ئیمڕۆ ئەربابێ نییە یەخەیان بگرێ، خۆیان ئەربابە دنیان و سەعادەت وا لە گیرفانە مردمەکانیانە و مردمەکانیان چەورن وەسە ژنێ شووەکەی دزی بکا و مەواد بفرۆشیت و مەلایەن دۆلار دزی بکا و کاخی بۆ دروست کاژنەکەی ناپرسێ تۆ ئەمتە لەکوێ هاوردەگە، ناپرسێ لەکوێ هاوردەگە بۆی وە وەلێ وەکێ یەکێ هات یەخەی بە شووەکەی گروتی ئەم پوڵە ئەم ماڵە غەسپیەوە تۆ دزیکتە ئەو جا ژنەکەی ناتوانێ مقاومەت بکە. جابا قودرێتێتر لەم دنیا پەیا بوێت تاوانە 300 ساڵ ئستعمار لە بریتانیا و فەڕەنسا و هۆلەند و بلژیک و ئیسپانیا و ویڵاتە متحدەی ئەمریکا ئەسێنینەوە ئەیسێنینەوە با پەیدا بوێت ئەو وەختە تاوان ئەدەن بابەتە تەمامە و شتانەی مرۆفتخاری پێکەن و گەردەنکەشیان پێکردگە بەیانی ئیشێ بێن دانە بەدانی تاوان بدەن. تەواوە ئەو سروەتەوا تاڵانیان کرد ئەو شارانەی کە ساختیان ئەو ڕائاهەنەوا لەسەر گوردەیە چینیەکان لە ئوسترالیا دروست کریا و لە کانەدا دروست کریا دانە بەدانی تاوانی ئەدەن. ئەوە ئیمڕۆ ئەربابێنێ یەخەیان بگرێ با حکوومەتێکی ئینقلابی بێ یەخەیان پێگرێ. ئەو دێنشتە باشەکەی زەق دەکەنەوە بۆ سەروەری وڵاتەکەیان بۆ پتەوکردنی باری نەتەوایەتی ئەو دیو زۆقۆکەی توێن زۆقیەکەنەوە هەرو کەسێک کە تۆ بەحسە کرد بە زاهر ئینقلابی کردگە و ویڵاتە متحدەی ئەمریکای لەژێر دەستە ئیستعمار بریتانیا دەرهاوردگە. من بە مەسرور بارزانانی وتم مەسرور بارزانانی ئەمەی کە تۆ دوو کاخە بێ بۆ من مهم نییە، ئەمەی کە تۆ دەدانەژنیش بێ بۆ من مهم نییە، ئەمە بۆ من مهمە کە تۆ بەهاتایتە بۆ شکۆی سەروەری دەسەڵات و قەبارەیەکی گەورە دروست کردایە بۆ تەمامە ئەم ئومەتە کوردیە ئەسکەندەرون و بگرتایەوە مەشاهاتین تەبتا هەمان و کاکە ئینسانە فاتحێ و بووگە گەردەن کوڵفتوگە ئینسانێکی شکۆدار و کەوت نەپلۆن بنەپارت ئینسانێکی شکۆدار و گەوەکو سەلاح الدینە ئەیوبی گەرەندانەی تێ هەڵدریاگە خوێڕیە بەچکە دزە تەجاوز پێکریاگە لە کوڵەسووچە هەولێرە خۆی چاگەس و دەسە یاڵاتە متحدەی ئەمریکا و کۆرپۆریشنی تورکی و کۆرپۆریشنی ئێرانی بە بن ماتەحتیەوەنەوێ شەو ڕۆژی دەوام ناکاکەوێ خەریک بوو تۆ کشی خەریکی تەکیکی ئەمە قایسەکە مردیکەی ئەحمەق قازی حەمەی تەجاوز پێکریاگە خوێڕی لە تۆ خوێڕیتر قاسم لووی لە تۆ خوێڕیتر خەریکی کێ دەکەکی ئەمە قایسەکەی هەستی نەتەوایەتی ئەوە دەکەن هەستی نەتەوایەتی ئەوە دەکەن یعنی چی پێ دەکەن ئەوە دەکەن یعنی فرەیە کاکەمیە کاتۆ چی کێسم و کریان ێزانانی یعنی چی ئەوە دەکەن هەستی نەتەوایەتی ئەوە دەکەن هەستی نەتەوایەتی چی شکلیە چۆنە چۆن بە وجودێ هەستی نەتەوایەتی دەی تۆ دانەیە ڕەحبەری گەوادە هەست بە ناوی قازی محەممەد ئەرتششانە گەیگەسە مەهاباد بە کاوە ڕۆچ و گەستە استقباڵیان کێشی گوم خوارد فیچەکێکی نەتەقانگە تێرنی ئەیدەن لە سێدارە 7 ڕۆژ بەقەی دارەکەەوە بالێ ئەدا لەو مەهابادە پیاکی تیانە موسڵمان بڕە جنازەکەی دابرێەوە نە منفورە ئەو نە منفورە دەی ئێستا ئەم قازی محەممەدە چه هەستێکی نەتەوایەتی لە منە دروست ئەکا چی دروست ئەکا لە من چی دروست ئەکا لە کوڕە من چی دروست ئەکا هەستی نەتەوایەتی تۆ لە خۆت سوال کە بۆ یەک پیاگیتیانە بوو مەهابادە تۆ جنازەیە ئاغای قازی محەممەد داگری دەیا خەڵکی مەهاباد پیاگیتیانە بووگەڵ کە من مطمئن نییە ئەو ئەسڵەن وانە یاوەی کە قازی محەممەد ئینسانێ پۆفیوزە تێ هەڵدریاگە نادروست بێ بووگە و خەڵکی مەهاباد ناسیگیانە کاملن دروستە خەڵکی مەهاباد ئەمساڵی وەکو تۆ قازی محەممەدیان ناسیگە بچۆ باوەڕ کە خەڵکی مەهاباد وەکو تۆ قازی محەممەد قسە ناکە وەکو حیزبی دموکرات قسە ناکە جۆرێتر قسەکە خەڵکەکەی ئەلێکە لە دەوروبەریشمان هەروەیە وەرە ئەمریکانی ئاتا تورکێکە بۆ لە تورکی کردویانتە خودایەک بخوان تورک ئاتا تورکیە ژیان هەر ئەوە بوو واتوانی خلافەتە عوسمانی تەواوکە
هەر ئەوە بوو واتوانی چواردەمە قۆپان لە پێی وەکو تۆ بخاتە پشتە خۆی تحت ناوە تورکە جوانەکان و تۆ بواتە شەڕەکی شەڕ بریتانیا و یونانیەکان بەزاهر ئاتاتورک هەر ئەوە بوو وای یونانیەکانی دەرکرد ئاتاتورک هەر ئەوە بوو کە ئام قەبارەی جمهوریەتی تورکیە ئەمڕۆی دروست کرد تۆ ئاتاتورک تەکە قازی مەحەممە و مچەی بارزانیا مقایساکەی کێت فەنیە داوە ئاتاتورک کێتە چیزی کرد کێدی خۆیەوە هێژن پۆرتوگی عوسمانی شکستی خوارد و دژمنی فەڕەنسا و دژمنی ئینگلیس و یونان هاتووە ژوورە بووی دانی پیاگەڵسی ئەوتی من نایەڵە مەگرا لە بوون هەنە منە دەی تۆ ئەمە تەکە قازی محەممەدە بزنە دەهاتی تاوەکو خۆت مقایساکەی ئەمە قابلە مقایسەس تەکاوانە بلاخەرە ئەوەی کە بە ئیمڕۆ بەخۆی ئیژەی تورک ئەحساسەکە ئەم کیانە و ئەم سنوورە کاسی ئەم ئاتاتورکە بۆی گرگزی وان لێ کردوشتە چاکەکانی هەزار بیت دەکردوشتە خراپەکانە نەوشاردوتەوە وان لێ کردو تۆ بڵێ کەسێکی ئینسانێک لەو شەریفتر و باشتر و ئەو جوونینە بەنگە بۆ تورکی جواب بێ شەرافەت لەم قەزیە کاورای ئەحمەق ئەمەسە کە ئەو توانی گێسی بۆ ئەو کەسانی کە پێیان ئێژێ تورک و خۆیانی پێ منتەسەبەکە سەرزەمینی تعریف کاتەوە چ بەهایەکی بە مردمەکەی پەرداخکردە مهم نییە لەم ڕاستا چەندی خوێنە ڕژاندگە مهم نییە مهم سەریەوسە وعدەکەی بردگە سەسەرەوە و ئەم قەباری سەرزەمینی بۆ ئەماندانیاگە حاڵیت بوو شرافەتە ئاتاتورک لەوێ دەرەکەوێت بە وعدەکەی خۆی بە تورکەکانی دەوروبەری بێشەرەفی قازی محەممەدیشی لەوێ هەڵەکەوێ ئەڕاتە ئەستەقباڵە پشا ئەرتەشەشە کاوڕێم بۆ سەرەوڕێ وەکو کاوڕ هەڵیە کێشن خۆی حاڵیت بوو فەهمیت ڕێزمان دەوێت بۆ سەرکردی خەڵکی دیکەشە بێ بەڵام خۆ بۆی مەوانە بوو بۆ دەبێت ڕێزم هەبێ بۆ ئاتاتورک بۆ دەبێت من کەس لەم دنیا بە پیاگ نازانم خۆم نەوێ بۆ دەبێت ڕێزم بۆی بوێ هەچ ڕۆزێکم بووی نیە بۆ دەبێت بۆ جۆرج واشنگتۆن ڕێزم بێت هەچ ڕۆزێکم بووی نیە بۆ دەلیلی چیەشێ ڕێزم بۆی بێت من ئێستێکی ڕێزم بێت بۆ دۆناڵد ترامپ ئێشێ من ڕێزم بێت بۆ دۆناڵد ترامپ ئەوە منی شۆک و دینەرۆ بە ئینگلیسیێژم فاک دۆناڵد ترامپ چۆنە بۆچی ئێشێ ڕێزم بێ بووی بۆ تورک ڕەنگە واوە بێ بەڵام تورک ئەو عەقڵی هەبوو لە ئێران ڕەزا شایەکیان هەیە دەرێ سەرکردەی مێژووی کە معلوم نیە سەرکردە چی بوو چەند هەزار ساڵ لەوە پێش کەس ناتوانێت بڵێ سەرکردە بووە بۆ ئەو مێژوو مەکتوبەمان نییە ببینین بڵێن ڕێگەوە ڕووی داوە بەڵام لە ساڵانە چاخی نوێدا ڕەزا شایەکیان هەیە ڕەزا شاکە سەد شتی خراپی بوو بێ دەشتی چاکی هەبوو بێ ئەوان دێنن دەشتە چاکی زەوی سەد دەکەن لە کوردەکانی ئێمەدا ئێمە سەرکردەی زۆر باش و مێژوویمان هەیە نێو ناهێنم لەبەرەوەی کە نێو دێدی تۆ دەبێتە وەکو کامل گەواد بۆ ناونیاری سەرکردە ئەوڵەن سەرکردە هەنە بە شەرنیانی حەیوان و مەیمون و گورگ و سەگ و ئەمانەسە سەرکردە حاڵی بووی هەنە بە شەر نییە بە شەر ڕەحبەری هەست سەرکردە کین ئەم سەرکردە گەوادانی کوردە کین کامەنە بێریان ئەوەنە دێڕێ لە گەورەیان تیابێ دێڕێ لە عەزەمەتیان بۆ مومەتە کوردیەتی یابێ مۆزوعەوە باسی وی کرد کە ئەو سەرکردانە یا تا کۆتایی تەمەنی خوان لە خزمەت بەگەلەکان و بە نیشتمانەکاندا درێژان داوە یا گیانیان لە دەست داوە لەو ڕێگایەدا جا تۆ بینی باسی ئەوانە بکەی ئەوانە تێک بشکێنی خۆت تێکشکاندەوە تێکشکاندنی کوردیش وجهەی کوردیش تەنیا دژمن کەڵکی لێ دەوەر دەکرێت اتفاقا دژمن وەختی ئەوێنێت و کاورایەکی ئەحمەقی وە بە شکست خواردووترین خائینترین ئینسان بە عنوانە سمبۆلە خۆت تەماشاکەی خیانە ڕاحەتەوێ ئێژی چ ملەتە ئەحمەق چ ملەتی جاهل چ ملەتی نابوود کریاک چ ملەتی تەجاوز بێکریا گیانەس دقیقاً وا فکرەکەتەوە هەر لەم تاریخە
ئێرانە کە تۆ بەحسیەکە لە چۆخی سەردەما ئەمانەی کە خۆیان ئێرانی ژن و تاریخێکیان دروست کردە افتخار ناکەن بە فەت عەلی شاهی قاجار بەڵام افتخار ئەکەن بە نادرە ئەفشار تاریخە جعلیە افتخار ناکەن بە شاه سوڵتان حوسینە سەفەوی افتخارەکەن بە شاه عەباسە کەبیر هەڵی بۆ تێگەیت ئێمە دین باسی ئەوە دەکەین کە لە نێو دموکراتەکاندا کێشەی یەکگرتنەوە هەیە و مۆزوعێکی دیکەیە ئەمە ڕەخنەمان هەیە ئەمە تاوانباریان بە خیانەت ناکەین ڕەخنەمان لیان هەیە تاوانباریان بە خیانەت چۆن تاوانباریان ناکەی بە خیانەت خیانەتت بە چی خیانەت یعنی چی یعنی تۆ مردمێکت هاوەرد تەوەقمێکت پێداوتە ئینحسارە کوردایەتی و مبارزە بەر عەلەیها داگیرکرد لەم سەرزەمینە تۆ لەم لاوە وتت داگیرکرد بە جمهوری ئیسلامی لەو لاوە حزب دموکرات کوردستانە ئێرانی معلوم نەوە ئشغالگەرە کوێس ئەمە ئشغالگەرە کورسیە باوکتە یا ئشغالگەرە سەرزەمینتە دەی تۆ ئەگەر ئشغالگەرە سەرزەمینتە تۆ چۆن حیزبی ئەو سەرزەمینەیتە کە ئشغال بووگە چۆن تەکە دەوڵەتە مەرکەزیە ئشغالگەرە سەرزەمینە خۆتە تۆ مراودات ئەەکەی هەڵسو کەوت ئەەکەی ڕێ ئەەکەوی دانووسانەکەی بڵێن کاکە وەزعی ئێران کێشەی تێکەوتووە پێویستە هەرچی خێراترەوانە یەک بگرن یەکگرتنیش چێ پێشی پێدەگرێت با بێنین یەکی تماشا ئێستدالەکەی بکە وەزی ئێران خراپە کشە زۆرڕە ئەوانە دەبێت زوو یەک بگرن زوو یەک بگرن چێ اتفاقی بکەفێ با من سناریۆکە تەرسیم بکەم جمهوری ئیسلامی حاڵی خراوە چواردانە حیزبەتی هەڵدریا مشتێ مفەنگی و پوفیوز و سەکسە زەبدەری و خێڕی وانەوێ ئەم ئێژێ ئەم سەکسە زەبدەریە خوێڕیە مفەنگێتی هەڵدریاگە نادروسانە نێنۆ حاڵە کوردەوار خراوە بۆ خراوە بۆ ئەمانە اقتصاددانن بۆ ئەمانە ژنراڵە گەورن شەڕکەرە خاسن چینەمانە چکارن گیران بیان کەیتە سەر یەکتری و بوونە 5,000 نەفەرکردنیان بە تەرەفدارانە داخلیشیانە بوونە 10,000 نەفەر ئیتر لە ئەوجە قودرەتە ساڵە 58 خۆ نییە هەرەوەنە دێ ئەمە 15,000 نەفەر دەی وەختی جمهوری ئیسلامی شیویا و بووە بشێوکە خەڵکی گشتی مسلحە ئیتر کەڵەگای حیزبی دموکراتی بۆچیە بۆچی ئیسی خۆی ئازاد کردگە و جمهوری ئیسلامی بووکەسۆ بشێوکە ئیتر بۆچی ئێشێ مچێ هیجری بێنێ بیکاتۆ ڕئیسی خۆی ئاقڵە داناز ژیرە مچێ هیجی 40 ساڵ خەریکی چی بوو نەیتوانی پلتۆکێ با لە جمهوری ئیسلامی دەوڵەتە ئێرانی بۆچی ئێشەیە تۆ ئەو زاکە خراوە دەبی یەک بکردنەوە ئەمە سەکەوتن گیان یەکتری گەرەکیان یەکتری بخۆنەوە تۆ چڕەتێکێزی دێ ئەمان ئەدارەی کناراوێکیان پێ ناکری چۆن گەرەکتە بێبیانی بێنەوە جامعە مەدارەکە ئەم ئستدلالە چی وا لە پشتا تۆ گەرەکتە چی بکەی بۆ گەرەکتا لە مەردەمە ئێمە ئەحمەقەکەن چۆن کاورایە ئەمە 40-50 ساڵە بەم ئیمکاناتی لەبەردەستی وگە نەیتوانیگە بچووکترین زەربەبا لە دەوڵەتە ئێرانی هەتا یەک تعریف لە دەوڵەتە ئێرانی بکە بعد چۆن ئەمە شایستە ئیدارەکردنی جامعەیەکی است چۆن ئەسڵ ئەمە توانێت بە ئیدارەکردن بگات بەوەی کە سەهمێک بتوانێت بگرێت ناوەیە کە بێت ئەم کۆرپۆرێشنە ئێرانیە فڕەبدا تارانمان ئازاد کە نا بۆ ئاگاداری عەلی جوانمەردی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ فکر ناکات و کوردی تاران خاکە کوردەوار نییە و ئێمە حەقمان نییە بیگرین نا عەلی جوانمەردی من تۆ بە کورد نازانم فقط و فکرکەم تارانیە متعلق بە من دیەوە من ناڕۆم بیگرم تاران بگرم نەنا ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تاران بە مۆرکە خۆی ئەزانێ حەڵیت بوو و کۆریش نادا و ڕژیمە ئشغالگەرە تاران ڕژیمە کۆرپۆرێتی ئەزانێت کە سەرزەمینە ئێمە خەریکە نابوو دەکە من هەڵم کەمم ناساندۆ ئێوە هاوکاری بکەن بە هەڵیان بدەینە ناساندن ئەوە گرینگە کەوا بوو زۆر مۆزوعەکان لێک جیاکەینەوە کە ئێمە دین ڕەخنە دەگرین بۆ ساختکردنەوەی جوولانەوەیەک لە ڕۆژهەڵاتە کە ئێمە دینی ڕەخنە دەگرین بۆ باشکردنە
بۆ ڕەشکردنی ئای عەلی جوانمەردی با من شتێکە فێرکەم تۆ ئەگەر پیاگویت هاتکیتە وادیە سیاسەتۆ ئەگەر پیاگویت بەرە شەپازلەکانە منەگریت بەرە شەپۆلەکانە منەگریت حیزب دموکرات ئەگەر حیزبێکی ئینقلابی مبارز بێت ئەگەر حیزبێک بێت تئۆری پێ بێت بەرنامەی پێ بێت حیزبێک بێت خانشی لە کورد بوێت بۆ کوردایەتی کار بکە بێژە کوردیەت چییە بێژە دوژمنە کورد چییە سەدانی وەکو من بە شمشێر لێباتەکان ناخوا تۆزیشی لیانڵازێ وەلی تۆ حیزبەکەت و ئەم ساڵەکەیت و مشتی دەست نیشاندەی خائنە بێ مستەوای بێ ئەقڵە بەچکە بزن فوویەکتان لێەکەین پاکەونەوە حەڵی بوو ڕەشی بکەین و من بە یەک تریبوونە فەیسبووکی بەساتە ئێوەم جەم کرد بەساتە ئەم خیانەت منم کوردەوارە جەم کرد ئیگنۆر کریاگە وە گیانتان کەس خۆی پیان ناکە بۆ گیانتان گشتان لێ ئەترسن گشتیشتان تێن کرمە گیانتانە قسە فێر بوون تەحلیل فێر بوون بزانن دنیا چه خەوەرە گشتیشتان تەماشایەکەن حەڵیت بوو ڕەشی بکەن ئێمە گرەکمانە گشتان ڕەش بکەنەوە کاستان بە پیاگ نازانین پیاگیش نییان دەبزانم چیەکەی بابا ئێوە لەکوێ هاتکەن چۆن کابرا خۆی انتخاب کردگە بۆ ڕیاسەت جمهوریە یاڵەتە متحدەیە ئەمریکا ئێژی وەڵا ڕەقیبەکەم لە من پیاکترە ڕەقیبەکەشم پیای خاسیەکە ئەچێتە وێژە کورەمە خوێڕێمە بێ عورزز ئەوە نەبوو دۆناڵد ترامپ ارتباطاتە خانمە هیلاری کلینتۆنی مشەخص کرد لە لەوچوونە ئیمەیلەکانیان هەیوت ئەمە دانێ ئۆغدەیە زنای شووەکەی کاور کرد بۆ شووەکەی عورزێنەوە تەلاق بسێنی کورە کاورای ئەحمەم ئەمریکای خۆستە ناسم یعنی من وامە واشنگتۆنە چۆن کاورا گەرەکی بێتە ڕێز جمهوریە جێگیش کەسی خاسە توێژێ من ئەمریکا قودرەتمەندترەکەم قودرەتمەندترین دەوڵەتە دنیا ئای دۆناڵد ترامپ هاتکەیژی من قودرەتمەندتریەکەم من ئەیکەم بە قودرەتەوە تۆ لەکوێ هاتکی لای خۆت خەبەرنگارە و وەیساف ئەمریکای پس تۆ شەیادی ئەمانە ئەزانیت وەلی بۆ خاتریەوەی مردمە کورد و سەقیر و ئەحمەق و بزن و دەهاتی و دوو لە مردم ئەیزانیت وا قساکەیتێکی مردمە بۆی خۆ تۆ نامێنی مەسەڵێکی پێت بێژە کورد دەمە داخە پۆفیوز لە حەدێمە قسە بکە بەندازەی عەقڵێمە قسە بکە مەرتیکە حەیوان تۆ خەریکی لەکوێ قسەکەی بەرامبەر بە کێ قسەکەی چۆن تەوهینەکەی بە ئینگلیسیەژێ don't play with my intelligence تۆ ئینگلیسی خاصە زانیا ژێ بە عەقڵی من باسی مەکە بە کوردیەکەی تۆ یعنی بەکەرم مەزانە لە مستەوای عەقڵما شەخسیەتما قسەم دەکا بکە کورد نییە بۆ ڕەشکردنی خۆمان نییە ئەوانەی لەو خەتەدان دڵنیابن ئەوانە دەستی دوژمنن و ڕەنگە هێندە کەسی ساویلکەش لە دەوروبەری و پێی خۆش بێ کابرا مەوزوعی چێشنی خۆیە کاکە یەک میلەتێکە ئاغای نامحتەرەم ئای نامحتەرەم تۆ پەکەکە پارتی یەکێتی دموکرات حەچی کۆمەڵاس حەچی دموکراتە دەستان کردگەسە یەک و پەیمانە حیدەی ڕەش بکەن و ناتوان ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ ڕەش بکەن و ناتوان نێ لە قەوارەتانە نێ لە تەوانتانە بۆ ئەو نیشانەی قودرەتە ئێمەس نیشانەی ئیمان و عەقڵ ئێمەس نێ لە حەدێوە نێ لە قەوارەیەوە نین ئەو حەدە بێنە نزیکی و بڤەس گڕتان پێوەنی ئەوانە دەستی دوژمنن دەبات دوژمن هەزار دەسە بۆ درێژکا تۆ ئەحمەقمەوە کەرنەوە من وتم بێت بێ سناریوی سەمیرا موراتپوور دابنێ من وتم بە تۆ بێن تۆ ڕەهاتە بێژیت من وتممە دێ بۆ قساکەی وەختێ نازانی قسە بکەیت دێ تۆ کاورایە جاهلت دروزنە شارلاتانە پۆفیوزێکی بۆ قساکەی بۆ قساکەی بۆ ئیدعاکەی خۆ من داوام لێت نەکردگە مەگەر من مەچەم کردگە سەسە لێ پرسراوەی گشتی حیزب دموکرات مەگەر حەپۆ من هاوردگمە
دێ من کارنامەکەت بەڕەسی ئەەکەم ڕەفتارەکانە بەڕەسی ئەەکەم بەر ئەساسە ڕەفتار و کارنامەیە تۆ حکم دەربارە دەدەم ئەتو بۆ دەست دژمنم و دەست دژمنەوە چییە فیک و سوودێشێ بە مۆباڵەتانە فرە شیرینن فرە قارەمانن مشتی ئەحمەقی دەهاتی بزنی ناشرینی ئەحمەق بۆچی ئێشێ تعریفتان بکەم بچۆ دروست ڕەفتار بکە قدرەتمەندووە مەردووە کوردووە کوردیت بکە کەس ناتوانێت دەسە بۆ بووە ناتوانێت بێژی چی بێژێ نامەردی نا تۆ پیای مەردێکی بێژێ بێشەرەفی نەوەڵات تۆ باشەرەفی بێژە قارەمانی نەوەڵات تۆ قارەمانی بێژێ بێعەقڵی نەوەڵات تۆ عەقڵی دەی تۆ براکەم تۆ بدە بێعەقڵی لە بێشەرەف بێشەرەفی لە نادان نادانی لە جاهل جاهلی لە شارڵاتان شارڵاتانی دەی تۆ حەزار کونوا لە گیانتە کاورا بێژی چی وەکو میلەت تەڵە من وەکو باوەڕ ناڵم میلەت لە ئیسرائیل یەکجار گرینگە یەکجار گرینگە بزانین کە چۆن ئەوانە خەبات دەکەن حزبی شاسیان هەیە کە زۆر تۆخ ئۆرتۆدۆکسی جووە حزبی کرێکاریان هەیە کە باوەڕی بە دینیش نییە بەڵام کە مەترسی دەکەوێتە دژی ئیسرائیل ئەوانە هەموو یەک دەگرن ئێمە بین شتێکی ئاوە پەیڕاو بکەین ئێمە بین لەسەر ئەوە کار بکەین کە بوانین چەندی کێشە هەیە با لە پەرلەمان با لە نێو حیزبەکان با لە هەڵبژاردندا کامە مەترسی ئمڕۆوا لەسەر ملەتە کووردا عەلی جوانمەردی مشەخەسی بکە مەترسیە گەورەیەکە وا لەسەر ئومەتە کوردی چییە معلومی کە ئومەتە کوردی چیس مەترسیەکە لە تەرەفە کێوە هاتکە مەترسی ئێمە نەبوون دموکراسیە مەسەڵەن ئێستا عێراق فدراڵە دموکراسی واتیە تەقاوە دەیخوایان حەلیمە کوردستانە و حەلیمە کوردستان دموکراسیە کێشەی کورد حەل بوو حەل بوو عەلی جوانمەردی مەترسیەکانە کورد چین عەلی جوانمەردی کە ئێمە بەرعەلەیە ئەو مەترسیە متحد بووین مەترسیەکەی کورد عەلی جوانمەردی ذهنیەت دەوڵەتە ئشقالگەرە کۆرپۆرەیشنە جوولەکەیە ئانووسیە ئێرانیە ئەوەسە مەترسیە کورد حاڵید بوو کێ بەرعەلەیە ذهنیەت دەوڵەتە جوولەکەیە کۆرپۆرەیشنە ئانووسیە ئێرانی وێسیاگە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ و خەریکە ئێژێ مەترسی بۆ سڕانەوەی ئێمە لە تاریخە ئەمەسە ڕەوایەتە دەوڵەتە ئێرانی وتۆ وحزبی دموکرات وفعالين حوزەی جامعەی مەدەنی وأحزاب کوردستان حەلیمە کوردستان بەکەکە ئێوە گەشتتان خەریکن ئەم مەترسیە زل ئەکەن سەقامگیری ئەکەن دانیشێت عەلی جوانمەردی ئەوەی کە سۆحاتۆ بتوانی بێتۆ نەمایەندەی مەجلس مەچەی هجری بتوانێت بێتۆ فەرماندارە مەهاباد ئەوە مەترسی لەسەر کورد لا نەوەرگە کەما ئینکە ئەمڕۆ گەورەترین مەترسیە ئێمە حەلیمە کوردستان مەسعود بارزانی مەسعود بارزانی پاڤڵە تاڵەبانی ڕاستە شێخ جەنگی و ئەنوان و ئەنسار و حیزبەکانی ترە سۆسیالیست و یەکگرتو و ئەمانە مەترسیە ئێمە ئەوانن ئومەتە کوردی خەریکە بە ڕەوایەت دەوڵەتە ئێرانی نابوو دەوێت ئەوە مەترسیە و تۆ تەولیدیەکەیتەوە و تۆ باس تەولیدیەکەیتەوە چی ئومەتە کوردی نجاتەدا ڕەوایەتە کوردی وەختی لە بەرامبرە ڕەوایەتە ئێرانی ئاوێسی تەقابڵ دوو ڕەوایەت ڕێکی جەعلی بەرساختە تەوەسۆتە جوولەکەی ئانووسی و یەهود جەهانی یەکێک ئەسیل پیور وابەستە بەم سەرزەمینە ئەزانە مردمە چی دەڵێن بیکەن بەڵام تۆ کاتێک خوت موجودیەتت دەکەوێتە مەترسیەوە تۆ ئەو کاتەی پاڵۆ دژمنت دەدەی لەگەڵ موجودیەتی ئێمە کامەسە کەوت کەسە مەترسی مەسەڵ مچەی هۆجیری بۆ کوژن 70 دانە دموکراتی حیز لە کۆیە بۆ کوژن مەترسی ئێمە کەوت کەسە خەتەر
زانی خەتەرکە مەسعەلی جوانمەدیم خەتەرەوەسە کاورای سلێمانەی فکرەکە دەوڵەتە ئێران 2500 ساڵە دەوڵەتە وجودە تاریخی بگە و ئێمە ملەتێکمان بە ناوی فارسەس هەڵبوو ئەو خەتەرە وە چەسپیانە خەتەرەوەسە تۆ تەرۆرکەن تۆ نمێنی کورد دەبەی نەچێ من داوکاری دەکەی بۆی کە ڕقەبەرەکەی خۆت لە مەیدان دەرکەی نازانی خۆشت دەردەکەی نا اتفاقا دەر نەکەوتکین عەلیە جوانمەردی تازە کوردەوار بوو گەس و ساحێوە ئینقلابە بتەوە خوای و دانە بە دانەتمان هاڕی ئێوە مشتێ خائن تا بگەین ڕۆژە حەساوتان جا ڕۆژە حەساوتانیش ئەگاتە بەرەو دادگاییتانەکەین و ئینشاءڵڵا ئێدامیشتانەکەین خائنینە بەم سەرزەمینەوە بەم بەردەمە نا اتفاقا ئێمە وەزمان خەیلی باشە خەیلی باشە ئەوەیە گرنگەکە ئێمە دەخاتە ژێر پرسیار کە ئێمە هێشتا نەبووین بنێتەوە یەک نو دەبێ هەنگاو بنین بەرەوەی کە ببین بنێتەوە یەک چۆن هەنگاودنی دەبێ ببیت بێنێتەوە یەک چۆن ئەوێنێت نەتەوە یەک ئەوەی کە من وەکو تۆ موکریانی قسەکەم من تۆ کاتە نەتەوە یەک ناوە بەنظرمی تۆ فرە داهاتی قسەکەی خەیلی داهاتی قسەکەی هیچ مەفاهیمێکی انتزاعی نییە ناتوانی خۆشەویستی بکەین من ناتوانم بە دوو زوختەکەم بێژم حەلەق و بەلەق لە ئەو قسە حەلەق و بەلەق مەکە ناتوانم داوێت تۆ زێ دڵداری بە کوردی بکە بزان مەزانی بەو موکریانیە تۆ قساکەی ئەیزانی ئادەبێ نامێکی عاشقانەی ڕۆمانسی بنووسە بزان متوانی ئەسان زین ڕۆمانس چییە تۆ توانین لەتیفەیە تعریف منزورم پسپۆڕە بوارە قسەی خۆشە ها من ئالم بۆتانە کە ئەدەم خەڵکی کوردەوار منزورم ئەوە نییە کە خوا نەکردە بەشێک لە مردمە خۆمان سووک بکەین نا بەشێک بەڕێک لە هۆڤیەتە منتەقەی لە کوردەوارە ئێمە بوو گەس و شوناسە حیزبهایەک گەرەکیانە ئەمە تەعمیم بن بەسەر ئومەت و کوردی بەسەر جوغرافیای کوردستانێک لە کنارەکانی ئەمانە تا کنارەکانی مەدیتەرانە ئیسرارە ئەمانە پرۆژەی دەوڵەتە ئێرانیە بەم مەوزوعە ئیسرارە ئەمانە ئەمەسە ئێمە لەگەڵ ئەم پرۆژە دەرکەوتگین مشخصە نەمانە بۆ یارانە کوردەوارە سەر بە خۆیشم لەگەڵ ئەم پرۆژە دەرکەوتگین لەگەڵ ئەحزاب سلێبریتیای بەرساختە وەکو حەژار و هێمن و ئەمانە داستانەکە ئەمەسە بچنە مەهاباد بچنە بۆکان بچنە پیرانشار مردم و کۆم حیزبیانە قسە ناکات باوەڕکەن و کۆمانە قسە ناکات تۆ بڕۆ بێژە حەژەمار یەک نەفەر تێناگە تۆ بڕۆ بەجێ لەتیفە بێژە پسپۆڕی بواری قسەی خۆش باوەڕکە خەڵک پێت فێکەیانی بەجێ گەزاف بێژە حەلەق و بەلەق خەڵک پێکەنی بەجێ عالەم بێژە هەموو شتێ بێجگە لەخوا عالەم هەموو شتێ بێجگە لەخوا یعنی ئەمانە مەفهومە عالەم نازانن ئاغای هەژار مکریانی نەیزانیگە ئیستا بڕۆ مەسەڵەن بۆکان وە کاورایە بێژە مەسە منزور دەمەسە بێژی عالەم چ دەزانێت کە ئەمن کوشتەی کێمە بێژی هەموو شتێ بێجگە لەخوا چ دەزانێت کە ئەمن کوشتەی کێمە لەو تیری موژت زاهیرە کە داویم بخمن چ زاو شتێکیەوە تەوەجۆکان من خەریکم چێژم ئەمانە ئەمدێک لە کارە کە گەرەکیانە مردمە ئێمە بەرەو قاحقەراوە نابوودی بوون ئێمە زوانێک بە ناوی کوردیمان نییە خەڵکی کوردەوار ئێمە خسڵەتێکی کوردیمان هەست ئینسانێکی کوردیمان هەست کە لە بوون و لە شۆدەنەوەێتە کورد زوانە عەشیرە و تایفە و قەبیلەی خۆشی هەست زوانێکمان هەست بە ناوی زوانی کەتابەت زوانە گۆرانیە زوانە گۆرانی هەورامی نییە گۆرانی زوانە هیبریدیە زوانە مەخلوتە
مثلا کاورای لەک وەختێگەرێکی شعر بێژێ ژێ ماوەخڕوخساوری ژغەوسی ئەبروەن تیری بەجەرگم ئاوشنا و کردن نەت هاوڕم هیچ تەقسیری ژە عەقڵ و دین بێزاورم نەزانم قەوڵە کاومین کەم ژە لە کیە گشتی شانەدانەکە لە گۆرانە ئەو گۆرانیە ئەو زوانە گۆرانیە کە ئەحمەدی خانی بەکاریەوە بەڵام مەفاهیم گشتیوا لەسەر جێی خۆی تۆ مەفاهیمەکە گشتی لێ تێگەی کەرەم میهرەبانی عشق گشتیوا لەسەر جێی خۆیە عەزیزم تۆ فەلسەفەیە یۆنانیان پەساز بەر لە سۆقڕاتیان و دوای سۆقڕاتیان بکێشیتە دەرەوە لە دیوانە مەولەوی حەکێ نامێنێت حەکێ نامێنێت و شتێکی نییە بەحسی بکات تەمامی مەفاهیمێکە ئەو لە زوانە شعرگەرێکی بەحسی بکات جەلالەدین ڕومی منزورمە قبلەن بیر کریاگەسەوە مەوجود بووگەوە ئەو قالبێکی منزومی پێداگە تۆ تەمامی مەفاهیمە زوانە گۆرانی کێشە دەرەوە قابلە فەهم نییە زوان حەچێکی نامێنێتەوە هەنێ ئەگەر و ڕاو و هەنێ ئیدراکاتە حیسی وەمانە بۆیە ئەوەی مەحوی ئەینووسێت زوانە گۆرانیە زوانە کەتابەتە مەفاهیم و مستەڵەحات تاوگۆزیش هەروە بەکاری بردگە ئەحمەدی خانیش هەروە بەکاری بردگە بابا تاهریش هەروە بەکاری بردگە وە شاعران و ڕێز و دروشتێکە تۆی بین یەک مەفهوم بووگە ئەم تەقلیدکردن لە فەرهەنگستانە زوانە فارسیە کارە جوولەکەس ئەمەی کە زوانە گۆرانی ئێمەی دزی بادەنگەرێکی دەستکاری بکات هاتکەوە جێ کامپیوتەر دروست کردگە ڕایانە کەسی نایژێ ڕایانە یارانە کەسی نایژێ یارانە تا ئاخری پوڵێکیان بەست و نافیوە ئیستە مەردم بەنای پوڵەکەەوە بیری تێرێت کاورە دانیشکە بۆ دیسکۆرس هاتکەوت کەسی ویژمان تەرجمەی فارسیەکەی تەرجمە کرد کەس وە کوردی نە فارسیەکەی معنادا نە کوردیەکەی ویژمان هەر لە خۆی دانیشکە لغەتی دروست کردە ئەوەی ئێستا ئێمە شاهیدی هەین دەستی دژمنی تێدایە مەسەلە تەحلیل نییە ئەوە وەکو زانیاری باز دەکەین زۆر مۆرەی سوتایی خوانی ناوەتەوە گۆرێ لەسەرەوە قسان پێ دەکەن کە ئەوە فەرمون بێ لەبەرەوە دەزانین لەگە ئێستا لە تاران دەستی دژمنی تێیە ئێمە دەزانین بابە تۆ فرشتەیە زانی دەڕووی کە ئەم زانینانە ڕووکە ئەمە چ دەستگای ئەمنیەتیە کە فقط ئاماری بۆ تۆ لەوە چیت ئەو قسانە بەکە کەس قبوڵی ناکات بەڵام بە کوردێکە کە بیکە لە ئوروپا یا لە شوێنێکی دیکەوتەنەها بە خۆی ڕاست بەکەڕەنگەوە وابێت کەوا بوو سەروەریەکانی خۆمان لەژێر پێ نەخین سەرکردەکانی خۆمان ڕەشد نەکەین لە هەر هێز و حیزبێک بوو بن گرنگ نییە سەرکردە بوون بە تایبەت ئەوانەی کە نەماون لە ژیاندا نەماون ڕێز لەوە ڕێز لە خۆتە ڕێز لە کووردە ڕێز لە نەتەوەکەتە یعنی چی ڕێز لە ئەوان ڕێز لە خۆتە ڕێز لە کووردە ڕێز لە نەتەوەکەتە یعنی من احترام بۆ قاسم و دابنێ و احترام بۆ خۆمدانی هەبە من ئەحساسەکەم احترام بۆ تۆی زیندوو دابنێ من بێ احترامی بە خۆمەکەم باوەڕکەم چۆنەکرێ بە شارلاتانێکی درۆزنی پوفیوز احترام قالویت خەریکم تۆهینەکەم بە شخصیەتە خۆم من خەریکم خۆش کنجە دەمگوێرێتەوە گرم یعنی تۆ ئەمە بە ئەساسە چیژیتی تۆسیاس شهودە تۆ پێگەیگی احترام بگرن لە قازی محەمەد احترامە بە خۆت بە کورد بە میلەت یعنی چۆن بۆشی وابێتە براکەم تۆ بابەتە ئەمانەی سری ئستدلال بکە بە تایبەتی ئەوانەی مردوون ئاغا تۆ نیشانە دەی ئینسانێکی ئەتەیستی
ئەم مردوو پەرستی ڕەبتیشی بە ئیسلام نییە ها، ڕەبتی بە دەورانێک کەس کە بەشەر فکری کردگە ئەرواح مردووەکان تێنە سوراغی و لە جەسەد زیاتر ترسیابێتە لە ئینسانی زیندوو و فکری کردگە کە ئینسانێک ئەگەر مردگە ڕۆحی ئەو تێت بۆ ئازاری ئەم، بۆیە قەورسانەکانیان دوور کردە سۆ لە ماڵەکەن، بۆیە خەیراتیان داگە کە ڕۆحەکە نەیەت ئازاریان بات. ڕەبتێکیشی بە ئیسلام نییە. بۆ ناوێ بە مردک قسە بکەین؟ چی ڕۆحی تێ ئازارمانە داماخوا؟ ئەوێ تۆ عەزاب بۆ ئێمە؟ بۆ ناوێ قسەی پێ بکەین؟ ئەمەوانەش ئینسان ئێمە کە ناچینە سەر مێژوو لەبەر ئەوەیە کە دیدمان ڕوانگەمان لە سەر مێژوو وەک ڕوانگەی زۆر کەس نییە کە بین تەرازوویەک دانێن ئەوە وای کرد ئەوە وای کرد هەتا کۆتاییش هەر باس بکەین. بەڵام شەڕەنی و خۆیەکان مەسەلەن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە نێوان کۆمەڵ و دموکراتدا دەبێ بکەینە هەوێنێک بۆ ئاشتی و پێکەوە کارکردنی ئەبەدی لە باشووری کوردستان دەبێت گەورەترین تەجروبە بێەوە بۆیان کە شەڕی نێوخۆی تو قازانجەکەی گەیاندە چێ بێچکە لە دوژمن. شەڕی نێوخۆیی قازانجەکەی گەیاندە مەسعود و جەلال تەوەجۆکەی وەتوانیان ئەم کوردەوارە داگیرکراو لەلایەن عێراق پێی حەپەلوش بکەن کاورای ئەحمەق. حاڵیت بوو و هەمووش دوژمنانیدا جا هەر کەسێ دەیەوێت بە زۆری خۆی تەفسیری بکەوتە دوژمن هانیدا دێخۆ دوژمن لە نیەتەکەی سەر نەکەوت، دێخۆمانە 38,000 نەفەر لە یەکتریان کوشت، دێکی پارتی تاوانە و یەکی تیش تاوانەوە. دێ دوژمن چ سوودێکی لە مۆسەتە برد؟ زاوزێ لە کورد وێسیا دەی ژنی کورد زاو دووبارە 38,000 نەفەری تر هاتە دنیا. زەرەرەکە چ بوو؟ چ بوو زەرەرەکە؟ بابا کاورای ئەحمەق تۆ زانی خەریکی استدلال بە چی ئەەکەی؟ خەریکی بە چی استدلالەکەی؟ بابا مطمئن وە ئێمە لە فەزای سیاسی ئیجازە نادێنی وە کارکەن نایڵین چون ئێوە عەوامل دوژمنن، چون ئێوە لە ڕاستای کوردیەت و ڕەهاوی سەرزەمینە کوردەوار کار ناکەن. کەیف خۆیتی کەوابوو ئێمە باسی مێژوو کە ناکەین ئەوەیە پێمان خۆش نییە بچینەوە سەر مێژوو. ئێمە دەڵێن ئەوڕۆ گرینگە، کردەوەکانی ئەوڕۆ گرینگە، لەسەر ئەوڕۆ کار دەکەین، ئەوڕۆ دەبینین، ئەگەر ئەوڕۆ باش بزوڵێنەوە داهاتوومان مسۆگەرە. ئەگەر ئەوڕۆ ئێمە بەباشی بچینە پێش یعنی چۆن کارت بۆ گوزەشتە نییە؟ چۆن تۆ ئەوڕۆ ببینی دێمانەی کێنەوانە وەگەر نانە گوزەشتیان ناخۆن؟ مەگەر حیزب دموکرات دلیل ئەوە نییە کە 73 ساڵە دانوریا بوو لە کۆمەڵێژی کافات کەس دەرو قەزی محەممەدی هەزوو قازم محەممەدی ئێلام بوو قاسم بکو شەرفکەندی بکو چۆن ئەو نانە ئەو تاریخە ناخوا خوێنی شەهیدەکان و شەهیدەکان و خوێمە لە چوگە و خێچ کەس دەرو مەگەر نانی ئەوە ناخوا چۆن ئەمڕۆ قەزاوە دەبیت و ئەمڕۆ ئەم قسە یعنی چی؟ ئەم قسە فقط لەم کوردەواری ئێمە کرێها. کاورا سوحتایستە ئێشی من تاریخم لەبەرەکە و تفەکەم لە تاریخ و حەزی پێ ناکەبوو خۆش نییە و باسی ناکەین و لاوە و با قەزاوەت نەکەین. من ئەوڕۆم بۆ میهمە ئەوڕۆ گرینگە و ئەوڕۆ گرینگە و ئۆکەی مەردم ڕۆگەرێکی بزانێ حیزب دموکرات چیست؟ ئەوڕۆ ڕاتوو تماشا بکات لە کۆریە و خەریکن حیتەرانەکەن و سکسەکەن و حەڵیان خۆشەوە چۆن بعد ئەمانە حیزب دموکرات نایژێمە لە ژێکاف وهاتینە دەرۆ و وەسڵین بە قازی محەممە و قاسم لومان بووگە سەری فرەزلوگە و لوتی فرەپانوگە و کتێوی باسی کورتە باسی کردگە و نایژی ئەمانە نایژی. بعد تۆ چۆن کارە نییە بەم مێژووە؟ چۆن کارت بەم مێژووە نییە؟ تۆ مەگە نایژی و من خۆم چووکمە ناوە دموکرات و کەنیشکەکەی حسەنە شەریفیم خواست شەرەفیم خواستگە و ناوی سەیران و چوین بۆ ئامریکا و لە تورکیە بووین و بە واستەی ئەو نوریزاد و بریامە ناو تەلەڤیزیۆنە ئەمریکا و بوومە بێژەر و لەوداو هاتم و مەشهور بووم و کلمیان کردە کورسانە عێراق و لەوێ لە کورسانە عێراقا دەکە مەسعود بارزانی و جریانە ڕەفراندۆمەکە و فومتێکریا و هاتم کەوتمە لایڤکردن و ئەیسا ئەمەمە ئەکەی تاریخ تۆ بەڕاستی نەکەین تو کێدەی ئەقڵە دانش لە سەواد فەهمە تو بێژگە لە بێژەریە تەلەڤیزیۆنە ئەمریکا شتێتر هەیە مەگەر
شتێتر هەی مەگەر بووی ئەویش یە زمانی بووی یە بەرنامەیەکە دروستە کردو مجریگەریەکە لە تەلەڤیزیۆنەکە بەشە فارسیەکەی خەیلی مهم بوو چۆن منێشە تاریخە تۆ بەڕەسی نەکەم ئەو گرنگ تۆ چووگی فیلمە دەمانگ پێشە خانمێک بە ناوە سەمیرا موراتپور و دانیا بۆ هاتکن ترۆتکن و بتخۆن و قەبکەن و سەرتا ئەو مهمە کووە خانمە سەمیرا موراتپور وا لەکوێ بۆ کەسێ ناژێ و کەنجکە کوردی بوو تۆ گرتە تەجاوزە پێ کرد لاو دێ بۆ سەمیرا موراتپورە فەقیرە بێ ئابڕۆ کرد ئینسان خەتایش ئەکات و لاوە بوو کردە کەنیشتێکی بۆ بەختی کورد و بێوەژین و مناڵێکی وە ملۆ و فشارە زندگی وەسەرە و با 5 ملیۆنی سندوێ بێت تۆ بکوژێ تۆ بۆ ئاوڕێی برد تۆ بۆ دووەکەی ترە ڕوونەکرد هەنەمدانیان تر ڕوو کرد ها کاورایتی هەڵدریاک تۆ بۆ ئاوڕێ و کەنیشکت برد کەنیشکی کورد و بەو بەخت و بێوەژن و لە فەقر و لە هاڕیاگی و لە نابوودی و لە تەجاوز و لە قوربانی بوونە بۆ 5 ملیۆن بەدبەخت هاتەر هەترۆ لە تۆ بڕژێنی دێت و ژۆنە گەورە وایەتەوە و مرد وایەتەوە و تیمەکە و باتڵ کردایەت و ئیتر ناوە نەهاوردایە و ئاوڕێم کەنیشتە نەوردایە لە چاوی شەترنجی کردایە بۆ نەتکرد بۆ هاتی ئەم کەنیشتە دۆزی و حەملەت پێ کرد تۆ وا داواکەی کەس قسە نەکاوە قازی محەممەدە حیزەکەت و مەلامچەی حیست و وا داواکەی ناموسە کورد کەنیشتێکی کوردە هاورددا دیایوە ڕسوە تەڕۆی زەمانەت کرد دانێ هاڕیاگە بەو بەخت لێدا زاتی شینیە ئەلی جوانمەردی خۆی ئێمە ئەزانین تۆ ئەرتەباتە تەکیا بوو تۆم سناریۆتە دروست کرد دەمەوێت کەنیشکە داخێ و کەنیشکە دەتوانێت قسە بکە لێدا قسەیشی کرد بێژی لە ئەو پەرستوو بووگە و هاتگۆ گەرێکی نزیکم بوێت و دەمێ داخست خۆت و حەدەک و هاوکاری گشتی دەمیدەن داخست دەناو کەنیشکاگەری تەلعات بەری پێ نەگوتی متری زوانیسی ئەتوانێت بێتە دەرەوە قسە بکات تۆ بخاتە درۆوە بۆ نایە ژیربین داهاتوومان مسۆکەرە بەڵام ئەگەر لەسەر ئەساس و حیسابی ڕابردوو بجوڵێنەوە داهاتووشمە تێک دەدەین ئەو ڕۆژمە تێک دەچێت لەسەر ئەساس و حسابی داهاتوو ڕابردوو نەجوڵێنەوە دانی ئەحمەقی وەکو تۆ دانی ئەحمەقی وەکو تۆ لەم کوردەواری ئێمە هەرچی مردممانە فاسدیەکە لەذا ئێمە بە دەرزگرتن لە گوزەشتەمان ئەزانین ئەوەڵدەفە ئێشێ ناوی ماڵی خۆمان پاکەینەوە هەرچی جاسوس و پوفیوز و بەچکە حیز و نادرووس و وابەستە بە دەوڵەتی ئێرانی ئەس دەم پاکیکەین و ئەو جارتەکی مشتێ جوولەکەی ئانووسی پوفیوزە خراوارداتی دەرکەوتن فرڕاتە هەڵیوی کێشەکە ئێوە ئێمە ئەوە لە گوزەشتە ئەم دەرسە ئەگرین هەردوو ئەگەر لەسەر حیسابی هەموو شتێکمان بینەوە سەر دژمنایەتەکان لە بابرتوو هیچ داهاتوێک بۆ ئێمە نابێت هەمووی تێک دەچێت ئێستا تۆ ئەمە نسبەت بە کێژین بە کوردیژیتی یا بە کۆمەڵ و دموکراتیژیتی یا حەدەک و حەدەکایژیتی نسبەت بە کێ قساناکەی هەچە سۆڵی کۆنەوە بیتن نسبەت بە کێ خەریکیژیتی تۆ ئەمانە نسبەت بە کێ خەریکیژی بوو هاوڕێن هەموو ئەو شتانێکە باسم کرد هیوادارم فکر لێ بکەنەوە بیدنە بەرباس بۆ خۆتان گەورەی بکەنەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوە دامانە بەرباس کە گەورەی بکەین و دەرهاتۆ ئینسانە ئەوەزیەک تێ هەڵدریاگێکی جاهلی شارلاتانی ئەحمەقی وا بەرامبەرەکەت بە ئەحمەقەزانی وەکو مناڵە مەهدە کودەکتەکە مەردەما کووردا قسە ئەەکەی دەرمەوردە قەزایای کوردی دەرمەوردە حیاتە مەملەکەتی دەرمەوردە ئوموراتە گەورەوە کەلانە معیشەتی و منفعەتیە مردم خەریکی ئاوە ئەحمەقانە جاهلانە ساکارانە خەریکی قسەکەی ئەم حەوزە حەوزەی تۆ نییە ئەگرا دەرماڵە باوکە نییە ڕۆڵەگیان ئەگرا کۆمەلگایەکی عەزیمە سەرزەمینیشی گەورەس ئومەتیشی کوردی واتیا وەلزا پڕە لە تەزاد و پڕە لە چالش و پڕە لە مشکلاتە گەورە کە ئێمە ئێشە بتوانین بەسەریانە فارق بووین هەروە عەلی جوانمەردی و ئەمساڵ عەلی جوانمەردی